وەڕێزان لەم وانەیەدا پێویستمان بە ئەگەر هاوکارمان بن کتێبێکمان پێویستە بۆی ڕاهێنانێکی کردداری لەسەر بکەین و ینی کتێبێک بێ پێشووتر نەتخوێن بێتەوە. ئەم وانەیە تایبەتە بە گروپی پێنجەمی پرۆژێ خوێنەری بەرهەمدار. سوپاسی ئەوان دەکەین کە هاوکارمان بوون لەوەی کە ئەم وانەیە هاوبەشی پێ بکەین لەگەڵ ئێوە کە کۆتاوانەیانە لەسەر پرۆژێ خوێنەری بەرهەمدار. ئەم پرۆژێ 5 هەفتەیە ئیتر ئەمڕۆ گەیشتونەتە قۆناغێکگەیشت قۆناغی خوێندنەوە ئیتر کەوتونەتە سەر سکەکە. ئەمانەوەی لەگەڵ ئێوە هاوبەشی پێ بکەین ئەم وانەیە بۆ ئەوەی کە هەم بەرهەمەکانیان ببینرێ و هەمیش ئێوەش ئەمڕ تاقیکردنەوە لەگەڵ ئەوان بکەن کەمان دوای 5 هەفتە ڕاهێنانکردن شڵە گەشتونەتە خۆناغی کەستا ئەمانەوێ لە ماوەی 5 خولەکە ڕاهێنانێک بکەین لەسەر کتێبێک کە تۆ دەتێت دوی خوێنیتەوە هەر خوێندنەوە ئاسایی. هاوکارمان بن سوپاسان دەکەم بۆ ئەوەی کە خۆت بە ئارەزوی خۆت کتێبێک هەڵبژێرە بۆ خوێندنەوە و کتێبێک بێ پێشووتر حەزت لێ بوو بێیان حەز لە جۆرەکێ هەیە ئارەزوومەندی خوێندەوە ڕۆمانە ڕۆمان بێ بە زمانەکانی کێشەینی هەر زمانێک بێ بەڵام گرنگە قڵەمێکی شت لە بەردەستیدا. پێم خۆشە یەک دوو خولەکێک چاوەڕێ بکەین و ئەگەر دەشکرێ هاوڕێیانتان بانگەشت بکەن و لینکیان بۆ بینارە بۆ هەر کەسێک بنێرن کە خوێنەرە کتێبە خوێنێتەوە. با ببێتە هەدیەک وە ئەگەرەکرێ زیاتر ئەم کەسانە سوود لەم وێبینارە ئەبینن کە تابیانی ئامادەین یا قۆناغ یەکەمی زانکۆن پێمان خۆش هاوکارمەوە. دەست پێ بکەین بەڕێزان کتێبێکتان لەبەر دەستی دابێ کتێبەکە بە پاوەرپۆینتەکە شێرکەم لەگەڵتان. زۆر باشە بەڕێزان بزانم پۆلی 11مان هەیە پۆلی 12مان هەیە ئاکرێ مەرحەلە 3 سلێمانی زار بژین بابزانین بەڕێزانی کە لەگەڵمان بەشدار سێرێکی کۆمنتەکان دەکەم بەخێر بن کفری گەرمیان بەخێر بن یاخوا پۆلی نۆشمان لەگەڵا تۆش بەخێر بی دڵنیام کە ئیسفادە دەکەی لەم وێبینارە. هەڵەبجەی شەهید ڕێزمانەیە بۆ هەڵەبجە بۆ خەڵکی سۆران قۆناغی سێی زانکۆ پۆلی 12 هەر بژین بەخێر بێن قۆناغی سێ پۆلی 12 دۆچی خۆشەویست هەر بژین ئاکرەی بەڕێز و خۆشەویست مەرحەلە 3 قۆناغی سێ سلێمانی پۆلی 10 هەر بژی بەخێر بێن کەس نەزان بەخێر بێن یاخوا تازە بەلای ئێوەدا تێپەڕیم لە ڕانیە هاتم هەولێر پۆلی 11 من لە کەلەکچی ڕێزمانەیە بۆ کەلەکچی خێر بێن هەر هەمووتان سەر چاومان هاتن. نا ئاساییە خۆی زیاتر پێم خۆش ئەوانن کە
تابیانی شەقڵاوە هەربژین شەقڵاوی ڕەنجین شەقڵاوە کەشۆیەکی خۆشی هەیە تۆ لەناو ماڵت لەناو شەقڵاوە بێ و خوێنەربی هەربژین بەخێر بێن بەخێر بێن باش سلێمانی بەخێر بێن بەڵێ 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 لەسەرەوەش قساکەین ئەکیید من لەسەرەوەش قسە دەکەین کاتێک کەوتمان پلان یان کەوتمان ئێستا ئەمە پێنج خولەکێک ڕاهێنانێ دەکەین دوای ئەوە قسە لەسەر و بابەتە دەکەین بەسەر چاو بەڕێزان کتێبێک لە بەردەستاندا بێ و لە کۆتاییدا تکایە ئێستا ئەوانەی کە لە پرۆژەی خوێنەری بەرهەمدار لە گروپی پێنجەم لەگەڵمانن بەس دەستان بەرزکەنەوە بزانام چێ لێرە ئامادەیە لەوانێ بەس دەستان بەرزکەنەوە چراخانمان لەگەڵە ڕیان خان بەخێر بن کاکە حەسەن هەربژین هەرم سێ بەڕێزەمان لەگەڵن چێتر بەس دەست بەرزکەنەوە تکایە کەسی تر ئامادەیە زەمەوی بەرچاوم بکەوە هێلین خان بەخێر بێ هێلین خان ئیناسخانیش ئامادەیە ژی لە ئیناسخان ئەبێ دکتۆریشمان لەگەڵ بێ پێم خۆشە بەرچاوم بکەون بۆی هەربژ زۆر باش خێرمەکە بێ دەست پێ دەکەین بەڕێزان ئەمە پاوەڕپۆینتەکەی شێری دەکەم یەشتمان پێویستە زۆر باش کاک دکتۆر بەخێر بێ هەربژین بەڕێزان بەڕێزان ئێستا پێنج خولەکی ئەم ڕاهێنانەی کە دابوومان بە بەشداربووانی پێشووتری گروپی پێنجەمی پرۆژەی خوێنەری بەرهەمدار پێنج خولەک کاتان لە پێش ئەوانەی تریش کە زانیاریان نییە کتێبێکت بەدەستەوە بێ لەو کتێبەدا لە ماوەی پێنج خولەک دەخوێنیتەوە بەڵام بزانە لەکوێ دەست دەکەی بە خوێندنەوە لاپەڕەکە دیاریکە دوایم پێنج خولەکە پرسیار دەکەین بزانین چەند لاپەڕا خوێنیتەوە لە ماوەی پێنج خولەکدا و ئەمە بۆ ئێمە زۆر زۆر باش دەبێت بۆی بزانین ئەتوانی ئەگەر ئەمە دەست بۆ پێنج خولەکیەوە بگری ئەتوانیت لە دوای مانگێک چەند کتێب بخوێنیتەوە لە دوای ساڵێک چەند کتێب بخوێنیتەوە بەلای ئێمە و گرنگە ئیشی لەسەر دەکەین بفەرمونون ئامادە بن و سەیری ئەم پاوەڕپۆینتە بکەن کە ئێستا شێری دەکەم لەسەر ئەم پاوەڕپۆینتە ینی پێنج خولەکمان هەیە و پێنج خولەکە دەخوێنیتەوە کۆی نەبای بێ و نەباران منیش قسە ناکەم میتر لەو پێنج خولەکە خوێنمە لەگەڵەوە دوای ئەوە لە مەسنجەریان لە هەر شوێنێکا پێمان خۆشە گوێمە لە دەنگتابی بۆ بزانین چەند خولەک دەخوێنینەوە لە دەقەیەک ئەفەن چەند لاپەڕ خوێنین کتێبێکم لەبەردەستە من لە لاپەڕە پێنجەوە دەست پێ دەکەم بە خوێندنەوە ئێوەش بزانم گوێتان لە دەنجی ئەمە هەیە بێ زەحمەت بەس بە دەنگەمان بۆ ئەوەیە کە هیچ دەنگێکتان گوێ لێ بڕست بزانم نەبوو هەچا چیکار لەلایمە دەنگەکەی کێشەی نێنازە باش
بەڕێزان چەند کەس کتێبەکەی بەدەستەوە و ڕاهێنانەکەمان لەگەڵ دەکا بەس دەستتان بەرزکەنەوە چەند کەس ئامادەی و ڕاهێنانە بکە پێنج خولەکمان کات پێویستە کا دەست بەرزکەنەوە بۆی بزانین زۆر باشە باشە چەند کەس کتێبی لایە باس دەستی بەرزکاتەوە ڕاهێنانێک دەکەین کتێبێکت بەدەستەوەیە باش قریبان ئێستا گەیشتینێت کەم ئێستاش یاڵڵا ڕاهێنانە کۆمەڵێش ڕاستی بۆ دەردەکەی پێمان خۆشە لەگەڵمان بەشدار چیتر ژمارەی دەستەکان با زیاد بکە زۆر باش زیاتر لە نیوەی لەگەڵمان بەشدار بفەرمون پێنج خولەکتان کاتێ لەو پێنج خولەکە دەخوێنینەوە بە بێدەنگ هەمومان بێدەنگ دەبین من مایکەکەم مایکی قسەکردن تکایە کەس کۆمنتیش نەنووسێ باشە لەو پێنج خولەکە با مادەم مایک ئەو کەش بگرینەوە باش بۆی کەس نەتوانێت کەسمان مەشغوڵ نەکەین تکایە بە مایکی کانیش بگرمەوە دانم بۆ نەیدۆزمەوە دەستان خۆش بێ بە ئەوە دەنجی خۆم دەبڕم باشە بەڕێزان کتێبەکەت بەدەستەوەی دەخوێنیتەوە شوێنی خوێندنەوە دیاری دەکەیت لە ماوەی پێنج خولەک و ساعتەکەش دەڕوا لەسەر پێنج خولەکەکە دەڕوە دوای ئەم پێنج خولەکە ئەم کێشەی ئەمە چییە باش هیوادارم لەو ماوەیە کەس کۆمنت نەنووسێ مەشغوڵیش مەکەن خۆتان بە کۆمنتەکانەوە باشە دەی فەرموون ئەمەش پاوەپۆینتەکە بفەرمون دەست پێ بکەن یەکسەر بە خوێندنەوە بە ئارەزوی خۆت چۆن ئاسایی خۆت دەخوێنیتەوە بخوێنەرەوە کەیوتم بوەستە دەوەستیت یان گوێت لە جەڕەسەکە بوەست دەستان خۆش بێ شوێنی کۆتاییتان دیاریکەن بەڕێزان دەستان خۆش بێت جەماعەت ئێستا پێم خۆشە بزانم لە لاپەڕە چەنەوە دەستان پێکرد گەیشتن بە چەند ینی چەند لاپەڕتان خوێن لا ینی ها ئەمە پەڕە ئەمە لایەکێتی ئەمەش لایەکەی ترێتی چەند لاپەڕتان خوێن ینی بە ژمارە بۆ نمونە ئەگەر لە ژمارە پێنجەوە گەیشتی بیەتە نۆ ینی چوار لاپەڕت خوێندووە جا پێم خۆشە ئەگەر کەسێک چ بە دەنگ بێ یەکەم جار باشە نۆ لاپەڕ بە هەربژی پێنج لاپەڕ سێ لاپەڕ چوار لاپەڕ لە یەکەوە گەشتەوە بە 23 هەربژی لە چوار لە چوارەوە بوو نازانم تێنەگەیشتم لەوەم بڕێز سێ چوار 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 زۆربەی چوارە باشە لە هاپەڕ بۆ سێزدە ینی چوار سێونی بژی لە هەشتەوە بۆ چرکیان لە نێوان چل بۆ باش ئەگەر غەڵەت دەبمەوە بەستی ئەم بەڕێزاوەیە لە نێوان چل بۆ 38 بۆ چل لاپەڕ دوو سێ غەڵەت لەوانەشە غەڵەت بین کانی لاان لە 38 دەستی پێکرد بێت چل تەواو سێ لاپەڕ دوانزە لاپەڕ چراخان دوانزە چوار پێنج دوو نیو شەش شوونی باشە کێ ئێوە قسە بکە بەڕێزان مایکەکەی بۆ بکەینەوە
ئێستا هەمووتان تکای هاندەکانتان بێن نە خوارەوە دەستەکانتان هەمووتان مانێ مناقەشەی لەسەرەوە بکەین. ئەمانەی دەمانوێت جارێ بەس ئەمانەی کە پێشووتر هیچ ئاشنایەتیشیان نەبووە لەگەڵ خولێک لەسەر خوێندنەوەوانە پێم خۆشە یەک دوانێک بدوێنین قسە بکەن کێمان هەیە حەز بکە قسە بکە خان پێشووتر بەشداربوونەوەی بەشداربوونەوەی پێم خۆشە سەرەتاوان دای هیچ دوراتێکیان نەکردو ئەوان قسە بکەن ئەکرێت 4-5 لاپەڕ 6 لاپەڕ هەوەنێک خوێنەریشم پێم خۆشە ئەگەر خوێنەربی باشتر ئەیمە بەستم دەورات لەسەر خوێندنەوەیە خولێکتان نبینی بێ لەسەر خوێندنەوە زۆر بۆ من خۆش دەبێ ئەوانە قسەمان بۆ بکەن با بزانین چراخان بۆ فەرموو مایکەکەت کراوەتەوە ئەو کاتت باش مامۆستا چۆنی خاتون باشی حاڵت سپاس مامۆستا ئەمن ویستم باسەکی خۆم بکەم کە بە خۆم موعجیب بوو قەت ئەو هەم نەخینتەوە ئەم بەشداربووی خولی چاڵاکردنەوەی مێشک بووم هەربژی زۆر زۆر استیفادەم کردیە لێی ماشەڵڵا یعنی هەتا ئێستام لە قسەی کەس تێ نەگەیشتیمایان لە قسەی کەس تێ ناگەیشتم لە دەور و بەرەکەم هیچ مامۆستا لە هیچ شتێکی تێ ناگەیشتم یعنی ئەو عیب نییە ئەم باسی عیبەکانی خۆم دەکەم کە ئێستا گۆڕایمە زۆر باش لە شتەکانی خۆم تێدەگەم ئەتوانی پێم بڵێ لە چ قۆناغێک دەخوێنی بەڕێزت واتە چۆن ئێستا ئەی قوتابخانەی بەڵێ لە قوتابخانە لە چ قۆناغێکی بوومە پۆلی حەفت باشە بژی ئەمێ پرسیاریەوە بکەم پێشووتر کتێبت خوێندەوە نەخێر مامۆستا بەڵام لەگەر بەشدار بووی ئەم خولا دەستم پێ کرد بەرە مامۆستا خوێنمەوە بژی دەستخۆش چەند لاپەڕت خوێندەوە ئێستا مامۆستا نیوەی کتابەکەم زیاتر کردیە بەڵام ئێستا لەگەر ئێستا پێم بڵێ لەو 12 پێنج لاپە خولەکەدا چەند لاپەڕت خوێندەوە 12 لاپە باشە بژی باش سپاس مامۆستا ئەگەر ئێمە ئەمانەوە قسە لەسەرەوە بکەین ئەگەر ڕۆژانە تۆ 12 لە ئەگەر دوو جار بخوێنی دەگا 24 لاپەڕ باشە تێشی گەیشتی وایە بەڵێ مامۆستاگە یعنی ئێستا من مشکلەکەم هەیە ئێستا چاوم بەرە و کەسبوون دەچێت دەبی تاو تەرکیزی لەسەر بکەم ئەجە تاو تێدەکەم ئەوەش ئێمە پێشنیاری شتێکت بۆ دەکەین ئەمە تقریبان 168 لاپەڕ دەکە ئەگەر ڕۆژانە دەخولێک بخوێنیتەوە باشە بژی پێم خۆشە دەست بکەی بە خوێندنەوە بکەویتە سەر سکەی خوێندنەوە وێبینارە ئیسفادەی لێ دەکەی بۆ مەجارە مۆزوعی بە چاویش ئێمە لە پرۆژەی خوێنەری بەرەمدار سێوانەی تایبەتمانەیە چۆن ئیش لەسەر ماسوولکە ستونیەکانی چاو دەکەی لەگەڵ ماسوولکە ئاسۆیەکانی چاو چۆن ماسوولکەی کەسێک بەهێز دەکرێت بە ڕاضە بە هەمان شێوە ماسوولکەکانی چاویش بەهێز دەبێ و ئەکرێت تۆڕەکانی چاو خوێنی زیاتری بۆ بڕوە بۆ تەمەنێکی بچووکت هەیە کار لەسەر خۆت بکە داهاتوێکی پڕشنگدارت دەبێت لە شت ساغ بێ هەر حەزمان لێ بوو کەمێ قسەت لەگەڵ بکەین فرسەتە بۆ کات بڵێ یەکە مامۆستا شتەچکەش یعنی ئەمن قەت قورئانم نەخینتەوە وەلەو یعنی تەمانەکەشم گەورەیە بەڵام لەگەر ئەو خولەی و بەشدار بووی ئەو خولەی هەستم بە خۆم کردیەوە خەریکە تەواوی دەکەم ختمی دەکەم قورئانی ختم دەکەم هەربژی خۆزگە لە تەمەنی تۆدا ئێمەش شتێکی وا لە بەردەستماندا دەبوو ئەمە فرسەتە گەوهرێکە دۆزیتەوە مامۆستا شتێکی زۆر سەیرشکە من بابم مەلایە باپیرم مەلا بوو یعنی قەت ئەوم نەکردیە بەخۆم حەزم نەدەکرد بخینمەوە خوێندنەوەش یعنی خوێندیتمەوە بەڵام حەزم لێی نەبوو بەس لەگەر بەشدار بوونی ئەو خولەی ئەوە زۆر باشە ئینشاڵڵا ئەوە تەواوەکەی ئەو تەواوەکەی پێشەوەی بگەیتە پۆلینۆش بەشداری پرۆژەی خوێنەری بەرهەمدار بکە بۆ ئەوەی زیاتر بچیتە پێشەوە ئەمە دەستپێکێکی باش دەبێ ئەمە توانین لەو پرۆژەی ئەزانی باوەکو کاراسانیەک تەمەنێکی بچووکتێ لەو تەمەنە فێری خوێندنەوە بی بۆ نمونە ئەگەر هەفتەی یەک کتێب بخوێنیتەوە یان لە دوو مانگە لە مانگێکا دوو کتێب بخوێنیتەوە باوەڕ بکە بگەیتە تەمەنی ئێمە ینی ئاستی تەمەنی عقلی هەندەی تەمەنی خۆت گەشە دەکا و کاتە تۆ ئەبیتە سەرچاوێکی زۆر باش لە تەمەنەکەی خۆت لێ خۆشببختانە تۆ دایک باوکت و باپیری شت و خۆت باسی دەکەی لە بواری دنیا زۆر شارەزان ئەمە گەوهرێکە لە بەردەستی تۆدا ئیتر ئەگەر بێت و خۆش باسی ئەوانم لۆ دەکەن زۆر تێ ناگەیشتم یعنی دەمگو دەبێت چبی خەتای من بی یان شتەکە ڕوون نابێتەوە بەس لەگەر بەشداربوونی ئەو خولەی و دەستم پێی کرد ئێستا لە هەموو شتەکان تێدەکەم خاستان داکەم زۆر لەگەر حەزم لێ کاتی زیاترت پێ بدەم داوای لێبوردن دەکەم ئەمەوێ شتەکان کۆ بکەمەوە لەبەرەوەی هینم زۆر سپاس بۆ جوانانت چراخان ئینشاڵڵا لە فرسەتێکە قسە دەکەینەوە باشە
فرسەتی ئەوت بۆ دەڕەخسێنین کە قسە بکەیت و باسی ئەم بابەتانە بکەیت وە پەرە بەتوانەکانی خۆشت بدەیت لەش ساغ بێ سوپاست دەکەم سپاس بۆی کە بەشداریت کرد لەگەڵمان با ساراخان دەست بەرز کردو تۆ پێمان خۆشە بەڕێزی شت دوو قسە بکەی فەرمو ساراخان بفەرم وڵا ساراخان نەبووە با بێمە سەر فریشتەخان بفەرمو فریشتەخان سلام علیک باش مامۆستا سلام ورحمة الله دەست خۆش بێ من قەت پشت بەشداری بەرنامەی خوێندن و شتیوام نەکردبوو بە زەماوەی ئەو 5 دقەی تانیم چار لای بخینمەوە زۆر باشە چوار لا فریشتەخان باڵێ چوار ئەگەر ڕۆژانە تۆ سێ چواری بخوێنیتەوە ینی 15 خولەک بخوێنیتەوە ئەکاتە 12 لاپەڕ وایە 12 جارانی با حوتیکەین تقریبان دەکاتە 84 لاپەڕ بە نزیکەی نیو کتێبێک دەخوێنیتەوە تۆ لە هەفتەیەکدا لە مانگێکدا دەتوانیت تقریبان دوو کتێب بخوێنیتەوە لە ساڵێکدا بە نزیکەی 24 کتێب ئێستا لە ساڵێکدا چەند کتێب دەخوێنیەوە بەڕێزت ئەخوێنیتەوە یان پەیوەندیت باش نییە لەگەڵ خوێندنەوە فریشتەخان نەمای وەڵا نازانم کێشەکە لە لای منە باش ڕەیان خان بفەرمو خاتون ڕەیان خان بفەرمو سلام ورحمة الله وبركاته باش مامۆستاگیان هەر بژی سوپاست دەکەم پایداربی سوپاست دەکەم ڕێیان خان پێمان بڵێ لە ماوەی ئەو 5 خولەکە چەند لاپەڕەت خوێندەوە بۆ پەیوەندیش لەگەڵ خوێندنەوە هەیە باڵە لە خوای گەورە بە زیابێ لە من بەشدار بوو خولی چالاکردنەوەی مێشک بووم ئەم گروپی 23 بینم لەگەڵ خوێندنەوە هەبوو بەڵام چۆن جاری وا هەبوو کتێبێکی سەلاپەڕم لە ماوەی ساڵێکا تاو ناکە بەڵام الحەمدولیلا ئێستا لە ماوەی ڕۆژێکا کتێبێکی سەلاپەڕی تەواوکەم هانی سەرڕای ئەوەی بە خێرایی ئەخوێنمەوە زۆر بە باشی لە شتەکان تێگەم ئێستا کەوتومەتەوە ئەو کتێبانی کە پێشتر خوێندومەتەوە چکە هیچیان لێ تێنەگەیشتم بەڵام ئێستا سەرڕای ئەوەی بە خێراییش ئەخوێنمەوە الحەمدولیا زۆر بە باشیش لێیان تێگەم توانی پێمان بڵێ لە ماوەی ئەو 5 خولەکە چەند لاپەڕەت خوێندەوە ڕاستەکەی مامۆستا من درەنگ داخڵی گرۆپ بووم چکا بیرم چوو بوو بەڵام سوبحانەڵڵا کە تۆپەر هاتمە سەرین بەڵام پێشتر حسابم کردووە لە ماوەی 5 دقەیە 12 بە 13 لاپەڕە بە مەزبوطی خوێنمەوە لە ماوەی چەند عەفوەن لە ماوەی 5 خولەکە 12 بە 13 لاپەڕە هەر بژی پێشتر بەشداری هیچ بەرنامەیەکی خوێندنەوەت کردووە هیچ خولێکت بینیوە لەسەر خوێندنەوە ڕاستەکەی ئەمە یەکەم خول بوو لە ژیانی من کە بەشداری تیا بکەم الحەمدولیا هیچ کامە خولە ببوورە کردنەوەی مێشک گروپی 23 هەر بژی دەست خۆش بێ وەکو زانیاری خاتون ئێستا مەبەست ببوورە ڕایان خان وەکو زانیاری ئێمە و پرۆژێ خوێنەری بەرهەمدارە ینی کە کاری لەسەر دەکەین 5 هەفتەیە ڕاهێنان کردنە جگە لەسەر ئەوەی دووبارە ینی ئەوە نییە بڵێ تۆ 12 لاپەڕ دەخوێنی تۆ نابێتە 13 نابێتە 4 یعنی ئەو 5 هەفتەیە تۆ ڕۆژی یەک کاژمێر تەرخان دەکەی بۆ ڕاهێنانکردن لانی کەم تۆ لەو 12 دەبێتە دوو هێندە یعنی بێتە 24 لاپەڕ لە ماوەی 5 خولەکدا ئیتر فرسەتێکی باشە پێمان خۆشەوانەی کە دەخوێننەوە لەگەڵمان بەشدار بن لە پرۆژەیە بۆەوەی ینی بەڕاستی ئێوە لەوانەیە لە داهاتوو بۆ ئێمە ببنە گەوهەرێک ینی ئەوەی کە ئێستا لە ساڵێکدا لەوانەیە تۆ ئەگەر ببوورە ئەگەر لە ماوەی ڕۆژێکدا 15 خولێک بخوێنیتەوە ئەگەر 12 لاپەڕ بێ با حیسابی بکەین دەکات نزیکی 36 لاپەڕ لە ڕۆژێکدا ئەکید لەوە زیاتر دەخوێنیتەوە بۆ حسابە بێت تۆ لانی کەم ڕۆژانە نیو کاژمێر دەخوێنیتەوە نیو کاژمێر ئەین دەکاتە 6 جاران 6 جاران 12 ڕێک قسەکەی خۆتە تقریبان بە نزیکەی 75 هەتا 100 لاپەڕ دەخوێنیتەوە ڕۆژانە چەند دەخوێنیتەوە بە نزیکەی ڕاستەکەی من خوێندکاری پۆلی 12 باشە ئەم ساڵم
12 بەڵام لەگەڵەوەش یعنی کۆڵم لە خوێندنەوە نایەوە هیوا هەیە من تەلەبەی پۆلی 12 و بۆ خوێندنەوە نابم بەڵام ئەگە بۆ نمونە جاری وایە هەزەها حەزەکەم بۆ نمونە ئیسراحەتێ بە مێشکم بکەمیان لەبینی سعیەکانمە جارجارە ئەی خوێنمەوە گەر تەنانەت 2 لاپەڕە بێ 3 لاپەڕە بێ بەڵام ئێستا الحەمدوللیلا مادام بەردەوام بووم لە خوێندنەوە ئێستا ڕێژێکی زیاتریژە خوێنمەوە و کاری لە سعیکردنی پۆلی 12 شم نەکردووە دەستەکانت خۆش بێ بڕێزان ئەمن ئەو پێنج خولەکیە لە ئەوە دادەنێم لە گروپی تێلێگرامی خوێنەری بەرهەمدار دوای ئەتوانن لێو داوڵۆن دیکەن و ئیسفادەی لێ بکەن و ڕۆژانە لەسەر ئەمە ڕایەنان بکە بەس یەک شت بکە ڕایان خان لەو پێنج خولەکەدا کە دەیخوێنیتەوە هەوڵ بدە بەردەوام ئاگاد لەوە بێ کە ئەگەر 12 لاپەر دەخوێنیتەوە جاری دواتر بیکەیتە 15 بیکەیتە 12 لاپەڕ و یەک دێر 12 لاپەڕ و سێ دێر ینی دایمەن خۆت ڕابێنە لەسەرەوەی کە بتانی بە هەمان تەرکیزی ئێستا بە هەمان تێگەیشتنی ئێستا یەک تۆس خێرایشت زیاد کە ئەمە دوای چەند مانگی ڕایەنە نەدگەینێتە توانایەکی زۆر باش و هەوڵدا پێشەوەی پێنج خولەکەکە بخوێنیت دوایەوەی کە پێنج خولەکەەکە دەخوێنیتەوە لە ماوەی سی چرکە بیر لەوە بکەوە لە ماوەی ئەو پێنج خولەکە چیت خوێندۆتەوە ئەم ڕوونکردنەوەوانە ئەم یارمەتی دارێکی باشت دەبێت بۆی بەردەوام تێگەیشتت باشتر بێ بگەیتەوە قۆناغی کاتێکە کتێبێک دەخوێنیتەوە لە نیەتی نووسەر تێ بگەیت وڵای مامۆستا ڕاستە فەرمووی پێشتریانیۆم تاقی کردوێتەوە بۆ نمونە لەو پێنج خولەکە کە خوێندومەتەوە هەر چەندێکم خوێند بێتەوانێ دەفتەرێکم هێناوتمە بزان من ئایا چەنە لەمە فێربووم یان چی تێگەیشتم هەمووی نووسیە بەڵام بە حکمیەوەی ئێستا نزیکیکردنەوەی مەکتەبە تۆزێک دوور کەوتومەتەوە بەڵام ئەنی زۆر زۆر کاری تێ نەکردم هەر بەردەوام میشەڵە کار بکە لەسەرەوە مناڵم ئەوە باشە کار لەسەرەوە بکە گەر کتێبی بیرکاریت پێویستی بە 100 ساعات هەیە بۆ پێداچنەوە چۆن بتوانانی بە 80 ساعات بیکەی بە 70 ساعات بیکەی لەسەر ئەمەش ئیش بکەی زۆر باشە ئەنی هەوڵدا تۆزیدا بۆ بڕێ لە خوێندنەوە و هەموو چالاکیەکانت لەسەر کتێبەکانی پۆلی 12 بێ یەکەم چالاکیت لە ماوەی 3-4 ڕۆژە پێشەوەی داوام ببێتەوە سەیری کیمیایەکەت کە گەر زانستی ئینشاڵڵا زانستیانە دەبیت بەڕێز بەڵە زانستی هەوڵ دەیش لەسەرەوە کە ئایا و کیمیایە لە چەند بەش پێکاتوە چۆن نییە ئەو بەشانە کامیان زۆرترین دەرەجی لێ دێتەوە کامیان کەمترین دەرەجی چ بەشێک پەیوەندی بە چ بەشێکەوە هەیە زۆر گرینگە لە سەرەتادا و 3-4 ڕۆژی پێشەوەی داوامت ببێتەوە ئەمانە بزانیت بۆ نمونە زیندەزانی چەند بەشە بەشی یەکەم باسی چیەکانەوەم باسی چیەکە بە گشتی کامیان زۆرترین دەرەجەی لێ دێتەوە کامە بەشە لەگەڵ کامە بەشە تێکەڵ دەکرێت ئەمە بکە چالاکیت زۆری سوادی لێ دەکەی باش خاتون باشەوە مساگەن دەست خۆش بێ وەڵام مەمەسا یعنی الحەمدوللیلا لە دوای ئەو کۆرسە ئێستا زۆر بە ئاسانی سعیەکەم ئەنجاری وا هەیە لاپەڕێگەی خوێنمەوە سێرەکە من لەبەرم کردوە لی تێگەیشتم زۆر خۆشە ئەنی هەتا لە پۆلی 12 هەر بژی لە پۆلی 12 نمرێکی باش دێنی لە پۆل دوای پۆلی 12 باشترین پرۆژە بۆ تۆ خوێنەری بەرهەمدارەیە لەبەرەوەی لە 4 ساڵی زانکۆ چۆن زۆرترین کتێب بخوێنیتەوە چۆن توێژینەوە بکەیت چۆن راپۆرتێک بۆ زانکۆ ئامادە بکەیت چۆن بتوانانی کتێب بنووسی لەو ینی بەشێ لە زانکۆ وەردەژیرەی چۆن بتوانیت توێژینەوەشی زانستی ئامادە بکەیت دڵنیام لە دوایان پرۆژەیە ینی یەکێک لە باشترین پرۆژەکان بۆ بەڕێستان پرۆژەی خوێنەری بەرهەمدار دەبێت چاوت لەسەر چالاکیەکانمان بێ بەڵام زۆرترین کات بدە بە پرۆگرامەکانی پۆلی 12 بۆ ئەوەی هەموو تەرکیزت لەوەدا کۆ بکەیتەوە و چکە بەڕاستی پۆلی 12 پێویستی بماندوو بوون لەشت ساغ بە سواز بۆی کە لەو کاتە بنرخەی کە تۆ پێویستی بە خوێندن هەیە لەگەڵمان بەشداری ئینشاڵڵا تا کۆتایی بمێنەوە شتی باش دەست دەکەوی ئینشاڵڵا خۆش بە مساخوای گەورە پاداشتە باتەوە پایداربی بەڵێ چیترمان هەیە قسە بکە بەڕێزێکی تریش دەستی بەرز کردوتەوە باش مامۆساییان باشی بەڕێزم زۆر سپاس ئەتوانی پێمان بڵێت چەند لاپەڕت خوێندەوە لەو پێنج خولەکە داگەر ڕایەنانەکەت کردووە و خوێنەری دەخوێنیتەوە بەڵێ 2 پارام خوێنەوە باشە بۆ ئاکەم پۆلی چەنی بێ زەحمەت لە پۆلی دەیزانستی دەیزانستی هەز ناکە یواشی وڵای مامۆسا ئەگەر ئەم پرسیارە شەکەم یعنی لاوانەیە پەیوەندی بەمەوە نەبێ بەس من خۆشم هەر لە مەکتەبە و کێشەیەم هەیە زۆر خاوم توانم بپرسم ڕۆژانە 4-5-6 معدەلت چەندە سەرەتا کۆنمرە چەندە لە پۆلی نۆ چۆن بوو معدەلت وڵای باش بووم لەخوا بەزاوێ بەس یعنی زۆربەی کە لە مەکتەب وڵای معدەلم 77 بوو بەس یعنی لە پۆلی 8 و 9 معدەلم لە 90کانە بوو
باشە 87. توانی پێم بڵێ ڕۆژانە کاتێکی زۆر وابزانم تەرخان دەکەی بۆ پێداچوونەوەی دەرسەکان وانە کاتت زۆر پێویستە بەڵێ مامۆستا خۆ من مێشکم ئەدەمیە زوو شت وەرەگرێ بەزەوەی هەیە خۆم زۆر لەسەر بابەتەکان نەمێنمەوە هەر کاتێکیشکە لە مەکتەب دەرەجەم نەهێنابێ ئەوە بۆ کە تەعانی کتێبەکە بۆ نمونە 4 بەشمان بۆ داخڵ بۆ من 2 بەشیم تاو نەکرد و ئەوە نەخاو بوو ئەوە نییە بڵێ وەڵا لە شت ساغ بێ من پێشنیار دەکەم کێشەی مادەی ئاسنوانت نییە وڵای نازانم هەتا ئەو کێشەیە قەتە بۆ دکتۆر بڵێ وڵای نەخسی ڤیتامین دی مادەی ئاسنوانت زۆرە وڵایی نازانم معنی فەحسوشتم نەکردووە بەس عنی شەزانەکەم هەیەە شتت بیر دەچێتەوە یان نا زۆر وڵای پێشتر باش بووم بەس ئێستا عنی شتم بیرەچێتەوە پێم باشە ئەگەر بکرێ فەحسە چ بکەی زۆر باشە باش خات چکە سەدا چلی لە بیرچوونەوە بۆ کێشە دەگەڕێتەوە باشە خواردن و شتیشت لەوانە میۆشت زۆر کەیفت پێنێوایە ئەخۆیت وڵای ئەی خۆم بەس عنی زۆریش نا هەوڵدا خۆت چاپکە بە تایبەت ئەم 3 ساڵە بۆ پۆلی 12 پێویست بەوە هەیە تۆزی خۆت ڕێک بخیتەوە لە خواردن لە خەو لە مۆزوعی ڕاهێنانیش بەڕاستی من پێشنیار دەکەم ئەگەر کاتت هەبوو گروپی شەشەمی پرۆژەی خوێنەری بەرهەمدار دەست پێ دەکە هەفتەیەکی تر بەشداربی لەگەڵمان ناڵم 100 بەڵام لانی کەم ئێستا ئەگەر 2 لاپەر دەخوێنیت و ئەبێتە 4 لاپەر لە ماوەی 5 خولەکدا ئەوە بۆ تۆ زۆر باشە کاتی شدیانی ئەگەر تۆ 8 ساعت بخوێنی لە زانستی ئەبێتە 4 ساعت کاتەکەشت بۆ دەگەڕێتەوە تەرکیزیشت باشتە دەبێت تێگەیشتنیشت باشتە دەبێت باشە خاتونی بەڕێز بەڵێ مامۆستاییە هەربژی دەستت خۆش بێ بەڕێزان چیترمان لەگەڵە لە گروپی 5ەم لەگەڵمان بوو بێ بەس ئەو بەڕێزانەی کە ڕاهێنانیان کردوت خوا دوو دانەش لەوان وەربگرم چێمان ئێستا لێرە لەگەڵە بزانم لە 5 خولەکدا چەند لاپەرتان خوێندوتۆ هاوڕێیان گروپی 5ەمی پرۆژەی خوێنەری بەرهەمدار جەماعەتێک لێرە بوون چێم ڕاهێنانەی کرد بۆی هەر ئاگدار بمەوە بزانم گەیشتونەتە چەند دەستان بەرزکەنەوە بۆ ئەوەی چێ حەزەکە لە جەماعەتی خۆمان هاوڕێیان بەڕێزان دەست بەرزکەنەوە مامۆستایانی بەڕێز توان نەگەرنا لە کۆمنت بۆ مامونوسم کۆمنتەکان دەکەمەوە بەس پێم خۆشە کەسێک باشە ئیناسخان با فرسەتی بدەینێتەوە پێم خۆشە چونکە دەمێکە داڕاوین ئیناسخان وە بزانم لە لای من کراوەوە بزانە لە لای تۆ دەستێکی لێ دەجێی قسەکردنت ئەگەر مۆبایلێکی ترت لە ئیکاک عەبدوڕەحمانیان هەر کەسێکی تر لە نازامی تۆ مایکەکەت ناوێت ئەویان دەست بەرزکەنەوە هەر خۆت قسەی تێدا بکە ئیناسخان چین دەکەم مایکەکەت ناوێتەوە ئیناسخان بەس بە هەوڵەچکەی لەگەڵ بدەین زۆر باشە ئەو زوومە دیارە هەوە هەندێکیان لە لای من نابێتەوە مایکەکان جا نازانم خەتایەکە لای منە یان لای ئێوە بفەرموو ئەم زوومە چێە فەرموو مایکەکەت کراوەتەوە ئەمە نووسراوە زوو بفەرموو سلام علیکم سلام ڕەحمەتوڵڵی ئیناسخان خۆتی لە وەڵام من ئەو نیما بەسە باشە بەشدار بووی خۆمانی لە گروپی 5ەم لە پرۆژەی خوێنەری بەرهەمدار لە وەڵامێکم جارەکە بەشداریەکە باشە لە خزمەتان بوو فەرموو هەتا ئەوە چاردەکەی من کێشێکم هەیە زۆر خاوم لە سایکردنە باشە یعنی چەند جارتی قەتم دا چەندێکە وەڵەدەم چەند لاپەڕت خوێندەوە توانی پێم بڵێ لە ماوەی 5 خولەکەدا بەڵای بۆ پورە لە کاتەم داخڵ نەبووم هیناو گروپەکە باشە کێشەکە دەوەی ینی بۆ نمونە ئەوەشت نەکردووە کە خێرای خوێندنەوە چەندە لە دەقەیەکدا چەند شە دەخوێنیتەوە لە سەعات و نیمێکە 20 پەڕ خوێندێتەوە ساعت و نیوێکە 20 پەڕ بەڵێ زۆر کەمە ئەتزانی ئەتوانی چی بکەی هەر خۆت ئاوا وا ڕاهاتووی بەدەنجش دەخوێنیتەوە نیە بەڕێزت نەوەڵە هەر بە بێدەنگی بێدەنجێخ ئەی مەوزوعی وەکو باسمان کرد لە ڕووی تەندروستیەوە خواردن و شت ڤیتامین دی و مادەی ئاسنوانە کێشت نییە ئەو مشکلانت نییە نا الحەمدوللا باشە ئەی بۆ ئاوا ڤیتامین دی وشتم هەیە هی دکتۆر
بەڵێ ڤیتامین دیم هەیە لەگەڵ ڤیتامینەکانی ترە ئەوە ئەی خۆی یان دکتۆر داوای لێ کردویت بەکاری بێنی دکتۆر داوای لێکردم بەڵێ زۆر باشە ئینشاڵڵا بەڕێستان پۆلی چەند بوون پۆلی 12 پۆلی 12 ئەلمیشی بەڵێ زانستی ئەدەبیم من پێشنیار دەکەم ئەتەوێت چی بکەیت بۆ خۆت چی پێ باشە بۆ نمونە بەڕێستان چی پێشنیار ئەەکەن یەک لەو شتانە هەوڵ دەکات دیاریکە بۆ خوێندن و هەوڵدا بۆ نمونە لاپەڕە دیاریکە لە ماوەی ساعتێکە ئەمێ ئەوەندە لاپەڕە پێداچوونەوە بکەم ئەوەندە لاپەڕە بخوێنم یەکێکە لە ڕاهێنانەکان ناتوانانی زۆر خۆت بریتە پێش ڕۆژانە بۆ نمونە من 4 ساعت دادەنێم لە پۆلی 12 پێداچوونی و دەرسانە دەکەم بزانی لە ماوەی 4 ساعتە چیت کردووە ڕۆژ بە ڕۆژ هەوڵدا پێش مامۆستا بابەتەکان سیر بکە و بابەتانی مامۆستا پێ دەڵێت دوایی لەناو پۆل تۆزێت تەرکیز و ئاگایت باشتر بێ دوایی کە هاتی تۆ کەمتر لە 24 کاتژمێر پێداچوونی و دەرسانە بکە کە خوێندوتە ئەمانە زۆر ڕێگای باشن باش ئینشاءڵڵا لەش ساخ بێ ئەگەر توانی شت کاتتە بوو گروپی شەشەمی خوێنەری بەرامدار بەشدار بێم تەسەوڕ دەکەم لەو 5 هەفتەیە زۆر گۆڕانکاریت بەسەردا بێ خاتونی بەڕێست پێی حەمامسا چۆن بەشداری بکەم ما لە گەڵ مامۆستا ئومێدوان قسە دەکەی کە گروپی نوێ ئێستا دروست کراوە ئیتر بەخۆی 150,000 بە 90,000 بەشدار بوو بەشداری دەکە ئێمە ڕاهێنان دەکەین تۆ توانین لەسەر کتێبەکانی خۆت بکە کتێبە ئەدەبیەکە تر ئەو ڕاهێنانانە ئیتر لەسەر کتێبەکان دەیکەیت ئێمە ئەوە ئازانی لە دقیقدا چەند شە دەخوێنیتەوە وردەوردە بە ڕاهێنان ئەمە زیاد دەکەین دەیکێنە 2 هێندە 3 هێندە ترکیزت باشتر بێت تێکیشتت باشتر بێ ئەمە فرسەتێکی باش دەبێ بۆچی بۆەوەی کە ئەتو لەو سەعات و نیوە کە پێشووتر 20 دەخوێندەوە 20 لاپەڕ ئێستا بتوانانی 6 بخوێنیتەوە بتانی چل بخوێنیتەوە ئەمە ڕێگایشی زۆر باش دەبێت باشە خاتونی بەڕێز زۆر سپاس دەکەم مامۆستا ڕێستان گەورە پاداش بێت لە زۆر سپاس هەر بژی سپاس بەڕێزان دامە بڕێن ئێستا دەست بە بابەتەکەمان دەکەین بە سڕی دەچینە ناوی بەس پێم خۆشە یەک دوو فیدباجی جەماتی خۆشمان هەبێ ئەوانەی کە بەشداری ڕاهێنانەکانیان کردووە جا نازانم کەس لەو جەماعەتە لەوانەیە ئیناسخان دیسان دەست بەرزکەیتەوە خراپ نییە بۆی مەجالێکت بدەم یەک دوو دقا قسە بکەیت یار پرسیاریەوە کەم بزانم چەند لاپەڕت خوێندێتەوە کێمان هەیە ئەمانەی کە لەگەڵمان بوونە و بەس بە ئەوە بکەمەوە چاتەکە بۆ ئەوەی دەبینی هەیە لە چاتیش دەینووسێ بەڵام پێم خۆش نییە لە چات بێ حەزەکەم لێرە قسەمان بۆ بکەن بۆ ئەوەی فرسەتێکی باش بێ ئەمە چاتەکەشم کردەوە باشە بەڵام پێم خۆشە بزانم چێ دەستی بەرز کردوتەوە ساراخان تۆ بەشدار بووی لەگەڵمان لەو گروپە ئیناسافۆنی ئیناسخان با بزانم ئیناسخان بۆ مشکلێ لە لای خۆت نییە ئەو نازانم سەیرە ئیناسخان ئەتوانی بچیتە دەرەوە بێتەنە ناو زوومەکە ڕۆ دەرەوە وەرە و ناوزوومەکە بزانم چێترمان لەگەڵە لێرە بۆ بەڕێزان دەنگتان نیاوانەی شنیار منش وڵی دەست پێ یەکەم بەڵام گرنگ یەک دوو فیدباجێ و بەڕێزانم هەبێ کە دەرسیوانە حەقیوانش بدەم بەڕێزان چێ لێرە هەیە لە کۆمنتیش بۆمان بنووسن ئەوانەی کە لە ماوەی 5 خولەکە بزانم گەیشتونە بە چەند نیاخەسڵام بەشدار بووی گروپی چوارەم بوو چی بکەم جوابی پرسیارەکە دەدەینەوە لە نییە لە نیاخان لە ناو دەرسەکەی ئینشاڵڵا جواب دەدەم باش عایشە خان عایشە خان سەلام عەلەیکوم باشە عایشە خان حاڵت
باش مامۆستا حواڵە وڵی سەوت تۆزێ خراپە بەڵام ئایشە خان ئەگەر سپاس تۆزێ دەکەم مامۆستا. ئایشە خان بەڕێستان بەشدار بوو گروپی پێنجەم بووم پێم خۆشە بزانم لەو پێنج خولەکە ڕایەنانەکەت کرد لەگەڵمان بەڵێ مامۆستا بەس کەمێک تاخیر هاتم تقریبا 2 دقە ڕۆیشتە بوو 2 دقە 3 دقە باشە با پرسیاری سێ دقە. بڵین 2 دقەونی و لە 2 دقەونی چەندت خوێندویان بڵین لە 3 دقە مامۆستا لە 3 دقە چکەی باشە لە سێ هەندێک خولەک باش لە سێ خولەک چەندت خوێندەوە بێزەحمەت مامۆستا ئێمە لە 3 خولەک توانیم 17 لاپەڕە بخینەوە حەفدە لاپەڕە بە تێگەیشتنەوە بە تێگەیشتنەوە مامۆستا. هەربژی چەند جارم ڕایەنانت کردووە ئەتوانم بزانم ئایشە خان مامۆستا ئیمن ڕاهێنانەکانی کە لە بۆ داینانە لەوەتی خولەکە ڕۆژانە دەکا 6 ڕاهێنان دەکەم 3 ڕاهێنانی خوێرابینە باش ینی هەم ڕۆژەیەکەیت ئایشە خان بەڵێ هەربژی دەستخۆش خوێرابینین پێشی یاسا ئاڵتونیەکە ئەتوانی پێم بڵێ ئەم پێنج خولەکێت چەند جارە تاقی کردوتۆ لە دەرسی پێشووترەوە تا ئێستا بە نزیکەی کێشەن ینی بە دقیقیش نەزان لەوەتی ئەعنی ئەوەی کە لە دەرسەکە دابراوین لە کۆتا دەرسەوە هەر ڕۆژانە 3 ڕاهێنانی یاسا ئاڵتونیەکەم کردیا. باشە یاسا ئاڵتونیەکە بەڕێزان مەبەستمان پێنج خولەکێکەیە ئایشە خان ئەمەوێ بزانم یەکەم جارکە دەستت پێکرد چەند بوو یەکەم ڕۆژکە پێنج خولەکێکە لە دەرسی نوێم بوو یان دێم بوو کردمان بەڵێ مامۆستا یەکەم دەرسی کە کردمان تقریبا نزیکەی 7 لاپەڕە بوو ئەهالە 7 لاپەڕە 8 لاپەڕ ئاخیر جار گەیشتی بە چەند ینی زۆرترین ئەوڕۆ مامۆستا گەیشتیمە بە زۆرترین ئەوڕۆ زۆرترینە کە با بڵێین لەوێ دەڵێیت حەفدە با 2 دقەکەی تریش بەردەوام بوو بای با بڵێن 7 لاپەڕێتر باشە حوت بەخوای لەوانەیە مامۆستا چکەی ها ئەوە با بڵێن 20 باشە 20 باشە بەڵێ بەڵێ مامۆستا ئایشە خان دەستخۆش بەوە ئەوە لێک دێنەوە بۆ نمونە 20 ئەگەر تۆ ڕۆژانە 15 خولەک بخوێنیتەوە ئەبێتە 6 وایە بەڵێ 6 لاپەڕ باشە لە هەفتەیەکدا دەکا نزیکی 420 لاپەڕ دەست خۆش بێمە نیشانەی ئەوەیە کە بەڕێستان خەمخۆرانە ئیشتا لە سەیشەکە کردووە و ئەم ڕایەنانە شەر بۆ شێوازە ئیشت لەسەر کردو ئایشە خان بۆ نمونە ئەگەر تۆ 6 لاپەڕ یان 7 لاپەڕ بخوێنی تۆ چۆن جاری دووەم بیکەیتە 7 لاپەڕ و 2 دێر 7 لاپەڕ و 3 دێر زیاتر ئاوا ئیشت لەسەر کردووە بەڵێ بەڵێ مامۆستا زیادم کردی لە هەر ڕاهێنانێک ئەوە چی پێشتریش باسم کرد ئەگەر هەر ڕاهێنانێک زیادم نەکرد بیتر حیسابم نەکردی ئەتوانی ئەم ڕێزانێک کە لێرە بەشدارن زۆربیان نوێن ئەگەر 1-2 ڕێنمایی پێشنیارە چیە بۆ نمونە کەسێک چی ئەتوانێت بەشداری ئەوە بکە و شێ ناتوانێت بەشداری ئەوە بکە بەڕێستان حەقتان پێداوە توانیتانە بگەنە ئەو توانایە پێم خۆشە بزانم چ شتێک بۆ تۆ ناڕەحەت بوو و ئاکرێ بۆ کەسێکی تر ئەگەر ئەو سیفەتی تێدا نەبێ ئەم ئیسفادە لەم پرۆگرامە نەکە پێم خۆشە ینی ئەگەر کاتت هەبێ هەندێک قسە بکەی بۆ ئەوی بەڕاست بەڕێزت ینی لەسەر کرد بۆ فەرموو ڕاستی داواکارم لە هەر کەسە کە لە توانایدا هەبیتن تەنها عنی خوێندەواری هەبیتن بەشداری لەم خولە بکاتن چونکە بەڕاستی خوێندنەوە عنی خۆشەویستی لە بۆ خوێندنەوە زیاد دەکا و زائیدەن هەندێک توانای شاراوە هەیە لە تو کەشفی دەکا هەرچەندە ئەگەر بربەست و چتت عنی بکرێتە پێشی من خۆتان ئاگدار بن دوور نزیک بربەستە چی زۆر هاتە پێشم با حکمی ئەوەی کە نەخۆشمان کەتە ماڵێ و زائیدەن تووشی ئیمتحانات و شت هاتم ئەوانە بەس ئەو ڕاهێنان و شتانێک کە لەم خولە عنی فێر بووم کاتی زۆر لۆ گەڕاندمەوە بۆ نمونە ئیمن لە ئیمتحانی حەدیثم هەبوو و ڕاهێنانەکانم ڕاستی لە سەروی کرد ئەوە نیچل فەرمودەکەی ئەربعینەوەوی دانیم بە ئەوەی کە برمەسەرەن ئەوەندە ڕۆژێک کە ڕاهێنانم لەسەری کرد بوو بەو ڕاهێنان و ئەوەی کە خێرا خوێندنەوە و بەو شکلەی کە هەیە فۆتۆ ڕدینگ و ئەوانە کە مامۆستا ئاوات پێشکەشی دەکرد و وەزائیدەن ئەو ڕاهێنانەیە کە ئەتوو بەمە دەگوت و شێوازی خێرا خوێندنەوە و ئەوانەی کە وە خێرا بینین کە ئیت ئەو ڕاهێنانەی بەمەدگوتە مامۆستاتانی لە مودەی چکەی ئیمە ئەوە بوو تەنها فەرمودە لەبەرکردن بوو بە عارەبیەکەی توانیم لە ماوەی ساعتونی وەک هەرچل فەرمودەکە لەبەر بکەم هەربژی ئەتوانی پێم بڵێ گەرزیێت نییە
یەکەم ڕۆژ کە تێستی خێرایی خوێندنەوەمان کرد چەند بوو بۆتە چەند تێگەیشتنە چەند بوو بە چەند ڕۆژ مامۆستا خێرایی خوێندنەوەکەم لە ڕۆژی یەکەم 378 بوو و کۆتا ئەوەشی کە لە یعنی تاقیکردنەوەمان کرد لە ناو گروپەکە 671 بوو کە خێرایەکەم دوو هێندە زیادی کردبوو و مامۆستا ئەوڕۆ کۆتا ڕاهێنانم لە ماوەی 1 خولەک بریتی بوو لە 902 ڕۆژ بە ڕۆژ هەز دەکەی باشتر دەبێت ئەی لە تێگەیشتن چۆن بووی ئێستا چۆنی مامۆستا لە تێگەیشتن ئاستی ئەوە لە یەکەم ڕۆژی کە تێستەکەمان کرد یەکەم تێستی کە کردمان مامۆستا 120 بوو کۆتا جاریش 170 بوو دەست خۆش بە عایشەخان سوپاست دەکەم دیارە ئەوانی تر ئەکرێ بڕک شەرم کەن سوپاس بۆ وەختەی پێداین گەورەی نوان زۆر سوپاس بەڕێزان دەست بە دەرسەکەی خۆمان دەکەین تەنها ئەمەوێ ئەم جیاوازیە بچووکە باز بکەین کە ئەنی لە ماوەی 5 خولەگاتۆ بتوانین 20 لاپەر بخوێنیتەوە دڵنیام لەوەی ئێستا ئەگەر عایشەخان لە شوێنێکا کتێبێکی تازە نووسەرێک نووسی بێتی بیدە دەستی هەر لەو 5 خولەکەدا و 20 لاپەڕە دوو دەخوێنێتەوە پێشت دەڵێ ئەمە باسی ئەم بابەتانە دەکات ئەمە شتێک نییە بڵین وەڵام موعجیزێ ڕاهێنانە وەختی پێداوە ماندوو بووە کاتی سەرف کردو گەیشتو تام دەرەنجام ئەگەر حەزەکەیت لەو 5 هەفتەدا بەڕێزی شت یعنی ئەمە ئەکرێ بۆ تەلەبەیەکی پۆلی 12 گەوهەر بێ ئەکرێ بۆ تەلەبەیەکی زانکۆ کە ئەوێ ئەخە 5 خولەک زۆر نییە یعنی تۆ بەس 5 خولەک دابنێ وەکۆ خاتونەکە ڕاهێنان بکە ئێستا من داوا لە عایشەخان دەکەم لە ئەو ڕۆ بیکاتە فرسەت واز لە هەموو ڕاهێنانەکانی تر بێنە ڕۆژانە 5 خولەک بخوێنەوە 5 خولەک ئەگەر توانی شت زیاتری بکەین سوپاست دەکەین ڕۆژی 10 خولەکی بۆ دابنێ ئەم 10 خولەکە ئەگەر 20 لاپەڕ بی دەکات 40 لاپەڕ 40 جاران حوت دەکات 280 هەموو هەفتەی کتێبەکە تاو کرد بۆ دڵنیا بە لەو مەجاالەی خۆتا کە ئیشی تێدا دەکەیگە لەو مەجاالەی خۆتا بیخوێنیتەوە دوای 5 ساڵی تر تۆ بیتە ڕقم دەبیتە شارەزایشی باش لەو مەجاالە ڕۆژانە بە 10 دقە خوێندنەوە دەست خۆش بێ پیرۆزت بێ سوپاس بۆ ئەوەی کە خەمخۆرانە لەو پرۆژە لەگەڵمان بووی 3-4 بەشدار بووە کۆم خاتونە بە ڕێزێ وای لێمە کردو کە بەڕاستی ئێستا دەست بکەین بە وەرگرتنی گروپی شەشەم و ئەوانەی تریش وە تێیدا بووە نەتیجەی لە عایشەخانیش زۆ باشتر بووە بەڵام لەوانەیە فرسەتی بۆ نەڕەخساوێ بزانین شنیارخان باکۆتا قسە بێ و یەکسەر دەست پێ دەکەم و بابەتەکەشم کورد دەکەمەوە بەسڕی لە نیو سەعاتە شتێکی زۆر پوخت و جوانتان بۆ باز دەکەم من سوپاسان دەکەم بەڕێزان بە حەقی ئەو بەڕێزەش بدەین شنیارخان سلام علیکم باشی مامۆسای بەڕێز سلام ورحمەت الله شنیارخان پێمان بڵێ ئەگەر تاقیکردنەوەکەت کرد لە ماوەی 5 خولەک چەند لاپەڕت خوێندەوە و پێشمان بڵێ بەڕێزت بەڵێ ببوورە تۆزێک درەنگ جوێنی لینکەکە بووم ئیتر ئاگام لە تاقیکردنەوەکە نەبوو بەرز کردووە پرسیارەتەوە من خۆم ماوەیەکە دەستم کردو بە خوێندنەوەی کتێب دەربارەی ڕۆمان خوێندنەوەم تقریبا تا ڕادەیەک باشە ئەوەی کە حەزم لێ بێ ئێستا بۆ نمونە لە ماوەی پێشوە ڕۆمانێکی 500 پەڕەیم بە 3 شەو تەواو کرد بەڵام ئەگەر بمێ کتێبێکی گەشەپێدار خوێنمەوانەیە ناتوانم وەکو ڕۆمانەکە خێرابم یان دوێنێ ڕۆمانێکم خوێندا لە مودەی 6 سەعاتە 236 پەڕە بوو تەواوم کرد بەڵام بۆ کتێبە گەشەپێدانەکان زۆر خاوم و جارجاریش تاقەت مەچێ وازی لێنم ئێمە کۆمەڵی بابەتمانێ شنیارخان بە ئەوت پێ بڵێم ئێمە کۆمەڵی بابەتمانێ مامۆستاوات بەشێکی زۆریان دەناسێنێ بە ناونیشانی کتێب ناسی چوویتە کتێبخانەیەک چ کتێبێک بکڕی سەرەتا بێ بزانی جۆری کەسایەتی تۆ چییە ئایا تۆ تێوی لە ئێستاوە دەست بە چ کتێبێ ئەو ڕۆمان سەرەتایەکی زۆر باشە بەڵام دواتر تۆ ئەگەر بخۆی سروشتی ئۆتۆماتیکی گەیشتیتە بیسی ڕۆمانت خوێندەوە خۆت وردە لەگەڵ کتێبەکانی گەشەپێدان دەتوانانی خۆت بگونجێنی لەگەڵ کتێبە پەروەردەیەکان دەتوانانی خۆت بگونجێنی لەگەڵ کتێبە دەروونزانیەکان دەتوانانی خۆت بگونجێنی لەگەڵ بابەتەکانی تر ئەمە لەوانەیە ئەم پرۆسەیە بۆ تۆ کە تازە دەست پێکردوێت 2-3 ساڵی بوێ تاوەکو لەگەڵ وەزع ڕادێ بەڵام ئێمە لەگەڵ مامۆستا ئاوات لەوانەیە ئەزمموی ئێستا مامۆستا ئاوات یەک لەو دەرسانە دوێنێ لە دەرسێکا من بەشدار بووم قسەی دەکرد بەس ئەو مانگا زیاتر لە 20 کتێبی دەنجیم گوێگرتووە باشە ئەی ئەزمموی هەموو مامۆستا ئاوات کۆکەیتەوە کە لە پرۆژەدا پرۆژەی خوێنەری بەرهەمدار کۆمەڵی بابەتی لەسەر کتێب ناسی لەسەر تێگەیشتن لە کتێب
لەسەر دۆزینەوەی ئەوەی کە تۆ کەسایەتی تۆ بۆ چ جۆرە کتێبە گونجاوە چکەمە کۆمەڵە کێشەمانێ خەڵکی 300 کتێبی خوێندەوە لە دەڵێ خۆزگەل هەموو تەمەنم کتێبێکمان نەخوێندبایەوە ئێمە چۆن وا بکەین نەکەوینە ناو قۆناغە 3 ساڵ بخوێنی و دوای بڵین باشە ئەمە بۆ خوێنمان و هیچ ئیسفادەیەکی لێ بوو ئەکرێن پرۆژەی لە 5 هەفتەدا ئەزمونونەکانی مامۆستا ئاوات و ئەوەی کە من هەمە لە ماوەی ئەو 5 ساڵە لەسەر خوێندنەوە هەو توێژینەوەی زانکۆشم لەسەر خێرا خوێندنەوە و خوێندنەوەی مۆدێرنەوە بابەتانە بووە لەو 5 هەفتەدا ئەم کارە ئەم ڕێڕەوە پێشانی تۆدا کە چۆن بخوێنیتەوە و چۆن بتوانیت لە ڕۆمانەوە یەکسەر بچیتە گەشە پێدان و لە ڕۆمانەوە بچیتە کتێبە پەروەردەیەکان دەرونیەکان بەڕێستان بەس پێم بڵێن بە خۆتان خوێنکارن یان ئارەزووی چ جۆرە کتێبێکتانێ بۆ خوێندنەوە لە داهات و پەرەی پێ بدەن چ کارێکتان هەبێ وڵای من خۆم خوێندکاری بەشی کاری کۆمەڵایەتیم لە زانکۆی سلێمانی قۆناغی دووم حەزەکەم زیاترە و کتێبانە خوێنمانەکە پەیوەندی بە بەشەکەی خۆمەوە هەیە بەڵام جارێ زۆر باشە تێ مەجای خوێندنەوە زۆر باشە لەو بابەتەی خۆتا کاری کۆمەڵایەتی کتێبە کۆمەڵایەتیەکان دەروونزانیەکان کتێبە پەروەردەیەکان شتی زۆر باشێ لەو مەجای خۆتا من پێشنیار دەکەم ئەگەر بۆ دەگونجێ ئەو 5 هەفتەیە لەگەڵمان بەردەوامی لە گروپی شەشەم دڵنیا بە زۆرشە تێ دەستت دەکرێت و ئەشکرێ یارمەتی دەرێکی باشت بێ بۆ ئەوەی کە زانکۆ تاوا کرد یەکسەر ئینشاڵڵا ینی بکەویتە سەرکاری خۆت ئێمە هاوکار دەبین بۆ مەجالە ئینشاڵڵا بۆت ڕەخسا فکرێکی باشە بۆشت نەڕەخسا ئەو وێ بینارانە سیر بکە وردە وردە فکریان لێ وەرگرە بۆی بتوانیت زۆر باش ئینشاڵڵا دەستە خۆش مامۆستاگیانجێتم دەی خۆی گەرەپا دەست بێت زۆر سپاس بەڕێزان دەست پێ دەکەین سپاس بۆ فرسەتە بابێمە سەر ئەو بابەتی ئامادەم کردبوو بۆ ئێوەی بەڕێز سپاس بۆی کە تا ئێستا گوێگر بوون بەڕێزان ئامارەکانی زانکۆیەکان هێرێمی کوردستان ئاماژە بۆ دەکەن کە زیاتر لە 9,000 مامۆستا لە 15 زانکۆی حکومی و 16 زانکۆی تایبەت وانە دەڵێنەوە و ئێمە زیاتر لە 446 گۆڤاری زانستیمان هەیە ساڵانە 40,000 قوتابی فێرخواز زانکۆ و پەیمانگا تاوا دەکەن ئەوەی گرنگە لە ڕابردوو لە هەشتاکان ئێمە 4 زانکۆمانە بوو لەوانەیە بەقەدەر هەرسی و یەک زانکۆیەکە کاریگەری هەبوو بێ و خەڵکی خست پێێتە سەر پێ وای کرد بێ خەڵک بەرهەمی هەبوو بێت دوایەوەی کە زانکۆ تاواکە بەڵام ئێستا بەداخەوە بە 31 زانکۆ ئەمە ناکرێ زەئیفە ئێمە لە خەبخۆریمان بۆ ئەو مەجالە حەزمان کرد لەو مەجالە ئیش بکەین بە تایبەت ئەوانەیە کە قوتابین بە تایبەت ینی تۆ ئەگەر بتوانین پرۆژەیە ببینی پێشەوەی بچیتە زانکۆ هەم دەستت دەگرێ بۆ ئەوەی کە لە 12 ئێستا ئیناسخانەوە بزانم پۆلی 10 شتێکی وایە مەجا یانیارچی کردم مایکەکەی نەبوویەوە دەنا ئێستا قسەی کردبێت دڵنیام لەوەی کە ئەویش لە 5 خولەکە ئێستا گەیشتۆتە ڕێژەیەکی باشی خوێندنەوە چەند لاپەڕەیەک زیاتر لەوانەیە لە 10 لاپەڕ 15 لاپەڕ بخوێنێتەوە ئیتر ئەمە لەم قۆناغە ئەمە دەبێتە پردێک بۆی بتوانێت ئاسانتر بە ئامانجەکانی بیا لە پۆلی 12 ئیتر لە 4 ساڵی زانکۆژەکرێ ببێتە پردێکی تر بۆی لە دوای زانکۆ بۆ زانیاریانەی کە هەتا بتوانانی کتێب بخوێنیتەوە جەماعەت یابانیەکان شتێکیان هەیە پێی دەوترێت کتێبی ئەن هەر با بڵین پێی ڕەویەکە پرۆگرامێکە ناویان ناوە ئیکیگای کتێبێکە کراوە بە کوردیش من هەمە دوای ئەگەر ئەوە بوو لە گروپی تەلیگرامەکە بۆتان دادەنم تەلیگرامی خوێنەری بەرهەمدار ئەڵێن 4 بازنە هەیە ئەگەر ئەم 4 بازنە لە کەسایەتی تۆدا ڕەنجی دایەوە تۆ کەسایەتێک دەبی دڵت خۆش دەبێت بەختەوەر دەبیت و ئەتوانی خۆشت بسەلمێنیت و ئەشتوانی خوۆش لە خۆت ڕازی بکەیت ئەگەر ئەم 4 وشەیە کە لە بازنەکە دابوون توانی دوایان لێ بکەیت تاو ئاراستە ینی هەمویان وەکو یەک کار بکەن هەر هەمویان یارمەتی یەکتر بدەن ئەمە دگەینێ بە سەرکەوتنێکی گەورە و یارمەتی دەدا بۆی خێر و دنیا و قیامەت لەمە دەست بخەی ئەویش چییە یەکەم حەزە ئەو بابەتانەی یان ئەو کتێبانێکی هەڵی بژێری با حەزت لێ بێ ئەو پسپۆڕەیە کە دەتەوێت هەڵی بژێری و زانکۆی کە دەتەوێت هەڵی بژێری با حەزت لێ بێ ئەو کارێک کە دەتەوی شتێدا بکەی با حەزت لێ بێ دوای ئەوە شارەزاییە بەچی شارەزایی پەیدا دەکەی بەوەی کە لەو بەشەی وەرگیراوی تۆ بەردەوام کتێب بخوێنیتەوە بەردەوام بڕوانامە پەیدا بکەی بەردەوام کاری خۆبەخشی بکەی بەردەوام کتێب بنووسی بەردەوام لە بەرنامەی تەلەڤیزیۆنیا قسە بکەی لەسەر و مەجاڵی خۆت و سیمینار بکەی ئیتر شتی تر دوایەوە ئەم دوو بەشە کاتێکە تێکەڵ بوو هەوڵدا بە شارەزایی و بە حەزەکەت بتوانانی لە کۆمپانیایەک لە شوێنێک لە شوێنێکە گونجاو بێ لەگەڵ کەسایەتی تۆ کارێکت دەستکەوت بۆی داهاتێکت دەستکەوێت ئەو شتێک کە حەزت پێیەتی و شارەزایی تێدا هەیە ئەبێ ببێت بە سەرچاوەیەشی داهات بۆ ئەوەی 3 بازنە لێک بدە دوای ئەمە ئەگەر بەشێک لەو داهاتەی کە لێت زیادە بیبەخشە یان ئەگەر لەو پسپۆڕێ خۆت ئێستا من
2 ساعتێک دەبێت گەڕاومەتەوە لە ڕانیە بووم لە هەولێر مەسا لە ڕانیە بووم سیمینارێکم بوو بۆ قوتابیانی پۆلی ئەوانەیە کە تازە بوونەتە چۆن پلان دابنێن چی بکەن لە قوتابخانەیەکی ناحکومی فام ساڵی پێرارچوو بووم سیمینارێکم بۆ کردبووم بێ بەرامبەر ئەم ساڵ ینی لە بەرامبەر ئەوەی کە چووم ئەوە هەر ڕۆیشتم وەکو خزمەتێک ئیتر شتێکی شم دەستکەوت بەڕاستی وەکو هەدیە باشە یعنی خۆشە زۆر جار کە تۆ کاری خۆبەخشی دەکەی ئاگاد لینی ئەمە خی گەورە بۆ قەرەبوو دەکاتەوە ساڵی 2022 بە هەمان شێوە لەو مەکتەبە بە بەنزینی خۆم بە سیارەی خۆم بە کاتی خۆم ڕۆیشتم 200-300 تەلە وەڵام شتێکی جوانم ئامادە کرد بۆ نیەتە ڕۆیشتم کە خی گەورە ئەڵێ ئەگەر تۆ زانیاریەکەت پێ بوو بەخشیت خی گەورە زیاتری دەکە ئیتر ئەم جاریان هەر بە نیەتە ڕۆیشتم بەڵام خی گەورە بۆی قەرەبوو کردبوو یعنی بیر لەوە مەکەوە کە بەڵام ئەمن لەگەڵ ئەوەش نیمە بۆ نمونە خەڵکەکە تۆ کەسێکی یەک خێزانت لەسەر شانە بچی واز لە خێزان بینی لە پارە پەیداکردن بینی خێزانەکە لە برسان بکوژی و لە پێنا ئەوەی کە شەو ڕۆژ لە مزگەوتی خزمەتی مزگەوت دەکەی خی گەورەژەوەی پێخۆش نیە تۆ ئەگەر کاتێکی زیادەتەوە بڕۆ خزمەتی مزگەوت بکە ئەگەر پارێکی زیادەتە بوو بڕۆ هاوکاری و خەڵکانە بکە کە دەرامەتیان لاواز ئەگەر هەر شتێکی تر لەو شتانە هەبوو ئەتوانیت ینی لە ژیانەدا ڕنگ بداتەوە و ببێتە بەشێک لە کەسایەتی تۆ کەواتە بەڕێزان تێکەڵبوونی ئەم چوارشتا کە لە کتێبی کیگای باسی دەکات بۆ ئەوەی کە ئەم کتێبە بۆ ئەوەیە کە فێر ببیت لە چ بوارێک کار بکەیت لە ژیاندا ئەو کتێبە کار ئاسانیت بۆ دەکات و هەوڵ دەدام چوار بازنەی لێکرد نزیک بکاتەوە ئەزانی بۆچی زۆرینەی قوتابیان دوای زانکۆ هیچ کارێکیان دەست ناکەوێت لەسەر پسپۆڕەکان بە پێی توێژە ئێمە وەکو باسمان کرد لە کوردستان زیاتر لە 40,000 قوتابی زانکۆ تاوڵاکە 40,000 هەموو کاری دەست ناکەوێت لەبەر چی لەبەرەوەی لە زانکۆ کتێبی نەخوێندوە لەبەرەوەی راپۆرتی پێشکردن سیمیناری نەکردووە کتێبی نەنووسیوە توێژینەوەیەکی بە پارە ئەنجامدایت دوای ئەمە دەتەوێت ئەم کەسە کاری لەکوێ دەست بکە ئێستا لە زانکۆکان بوون منە کامبریج لەو ڕۆژانە لێک لە مامۆستایەکانی وت ئەمەی کە لە قوتابخانەی کامبریج وەردەگیری ئافۆن زانکۆی کامبریج وەردەگیرێ ئەبێ دوای ئەوەی کە نمرەیەکی باشیە بێ زۆرترین کاری خۆبەخشی کرد بێ زۆرترین نمرە کە تۆ بتانی لەم زانکۆیە وەربژیرێ دوای ئەوەی کە بڕوانامەیەکی بە نمرەی بەرزت هەیە پرسیارەوە لێ دەکەن چەند سەعات کاری خۆبەخشیت کردووە لە ژیاندا کە ئەمانەی کە کاری خۆبەخشیت کردووە بە بەڵگە چییە کاتە ئەکرێ کاری خۆبەخشی و حەز و شارەزایی و داهات تێکەڵ بکرێ شخصیەتێکی زۆر جوان لە تۆ دروست بکە لە دوای 2 ساڵ بە پێی توێژینەوەکان 2 ساڵ زانکۆ تەواوکە لە دوای 2 ساڵ ئەگەر کارت دەست نەکەوێت 180 زانیاریانەی کە هەت بووە لە زانکۆ بیرت دەچێتەوە زانکۆ ناوەندێک نییە بۆ وەرگرتنی زانیاری گشتی تەنها تۆ زانیاری گشتی دەست دەکەوێت لە زانکۆ مامۆستایەکان بابەتەکانت بە گشتی پێدەڵێن بەڕێزەکە باسی کرد لە کار و کاری کۆمەڵایەتی زایتر لە زانکۆی بەشێک تەنها بابەتە گشتەکان دەخوێنی تۆ بتەوێت سەرکەوتوبی لەو مەجالەیە بۆ منە لە کار و کاری کۆمەڵایەتی ئەید لەسەر و منداڵانە کار دەکەی کە بێ سەرپەرشت دیراسەیەکی ور دەکەی کتێب دەنووسی لەسەرەوە چۆن کەسێک کە دایک و باوکی نەماوە مرۆڤێک دەربچێ خێزانێک دروستکە بەختەوەر بێ وەکو ئەو کەسێک کە باسی کرد وتی کەسێک کەوتبووە سزن لیان پرسی بەچی کەوتوێتە سزن وڵی دایکم ئەو بەردەوام لە باوکمی دەدا و بە سەرخۆشی هاتەوە ئیتر من ئەمە لە ناخمدا نەخۆشیێکی دروست کردبوو ئیتر تووشی تاوانێک بووم و کەسێکم کوشت و کەوتمەوە و سزنە هەر کەسێک دایک و باوکێکی وایە هەبێ ژینگەیەکی وایە بێ لە ماڵەوە مستەقبەلی هەرێرە دەبێت لێکێکی ترە پرسن کە 500 کەس لە بەردەستیدایە و کار دەکا و هەمووی زۆر مرتاحن لەگەڵ و کەسە لە ئاستێکی زۆر بەرزی بەڕێوەبردندایە و خێزانێکی زۆر شاهانەی هەیە لێ پرسن ئەڵێ چی تۆی گەیاندوتم سەرکەوت نەگەورە ئەڵێ من باوکم بەردەوام لە دایکمیدا بە سەرخۆشی هاتەوە بەردەوام تعزیبی دایکمی بینی ئەم دوو چیرۆکار دوو وەکویەکە بەڵام بیرکردنەوەی ئەو کەسە فەرقیە بوو ئەڵێ من بیرم کردەوە کە من نابێ مستەقبەلم وەکو دایک و باوکم بێ من خێزانێکی بەختەوە دروستکەم بێ خێزانێکی شاهانە دروستکەم بۆیە من بڕیارم داوانە بم و ئێستاش جگەلەوەی کە خێزانەکەم زۆر بەختەوەرن ئەمانەی کە کاریشم لەگەڵ دەکەن زۆر لەگەڵ من مرتاحن زۆر لەگەڵم بەختەوەر تۆ وەرە لەسەر ئەمە دیراسە بکە چۆن تاکێکی بێدایک و باوک پەروەردە دەکەی بتوانێت ببێتە نمونەیەکی جوان دەوەرە کتێب لەسەرەوە بخوێنە دەوەرە بزانە نەقسەکانی ئەم کەسانە چێکە دایک و باوکیان نییە وەرە 10 ساڵ دیراسە لەسەرەوە بکە بزانە ئیتر تۆ ئەبیتە چ سەرچاوەیەک بۆ دەیان کەس کە بتوانێت دوات لە داهات و توێژینەوە لەسەر تۆ بکە کەواتە زانکۆ زانیاری تایبەت لەسەر پسپۆڕیەکەت
زۆر گرنگە کۆی بکەیتەوە کرێت یەکێک لە باشترین زانیاری ئەوانەی کە زانیاری تایبەتت دەست بکەوێ خۆت بناسی بزانی تۆ کتێبناسی چۆن ئەنجام دێت کوێ کتێبخانێک چ کتێبێک بکڕی وە چۆن ئەگەر تۆ دوو لاپەڕ خوێنیتەوە سێکەن جیاوازی ئەم جیاوازی یەک لە بەڕێزەکان وتی دوو لاپەڕم لە 5 خولە خوێندوت خاتوە ئایشەش گوتی من گەیشتومەتە 20 لاپەڕ ئەم دوو دەبێت یەک زۆر قورسە ئەم دوو بە یەکتر بەراورد بکەین من پێشنیار دەکەم کە ئەوەی کە حەز دەکات لە خوێندنەوە زۆر بچێتە پێش زۆر پەرە بەخۆی بدە کە ئەمە بکەنە فرسەتێک بیکەنە فرسەتێک بۆەوەی کە بتوانن زیاتر خۆتان بەرنە پێش و بەشداریان پرۆژەیە بکەن بەڕاستی ئەمە ڕێکلامەک نییە ئەمە ئەم ڕۆژانە هەندێک دیراسەم سیر کرد لەسەر خێراخوێندنەوە سەدان ناوەند هەیە لە ئەمریکا لەسەر خێراخوێندنەوە باوەڕ بکەن بەشداریکردن لە دەورەکان زۆر سعرەکەشی گرانە ئەفوان بەس جوابی ئەو نامەیە بدەم زۆر باشە ببورن بەڕێزان ئامارەکانی خوێندنەوە لە جیهاندا بەپێی توێژینەوەکان یابانیەکان بە نزیکەی یابانیەکان بە کەلتورێک دەستیان پێکردووە کە من سەرەتای وێبینارەکە بۆ دەستم پێکرد ئەڵێن کاتێک کە دوای ئەوەی هیرۆشیما تووشی ڕووداوە دەبێت و بۆمبە نەوەیە دەبێت خەڵکم سەقەفەکە کۆ دەبنەوە لەسەرەوەی کە چۆن یابان دروست بکەینەوە یەک لە یاساکان یاسای 15 خولەکیە کە ئێمە ئەبێ خەڵک ڕابین لەسەرەوەی ڕۆژانە 15 خولەک بخوێنێتەوە ڕۆژانە 15 خولەک وەرزش بکە ڕۆژانە ینی 15 خولەک ببێتە کەلتورێک کە تۆ کارێکی تێدا بکەیت جایتر کتێب دەخوێنیتەوە جایتر ئەڵێ ئێستا هەموو یابانیەک ڕۆژانە 15 خولەک ینی لە سەرەتاوە وا دەستیان پێکرد لە 15 خولەکە بۆ نمونە چەند لاپەڕێک دەخوێنیت و لە هەفتەیەکدا کتێبێک تاوا دەکەیت و ئەمە بۆیە کەلتور لە لایوان ئێستا یابانیەکان سەروی 6 کتێب دەخوێننەوە لە ساڵێکدا باشە هەموو ڕۆژێک 15 خولە کتێبێکی گیرفانیان پێشتییان پێ ئەمە بۆیە دەفەرمونون بە ئەمە بکەینە یاسایەک ئێمە هەموو ڕۆژێ 5 خولێک دابنین بۆ خوێندنەوە دوای ساڵێکی تر تۆ وەکو ئایشەخان کە دەڵێ حوت لاپەڕم دەخوێندەوە ئێستا بۆتە 20 لاپەڕ یعنی چی ینی 3 قات زیادی کرد تۆ وعد بە خۆت ڕۆژی 5 خولەک بخوێنیتەوە بەس بزانی لەو 5 خولەکە چەند دەخوێنەوە تۆ چۆن بەیانی تۆزی زیاتر دوو بەیانی تۆزی زیاتر بێ سێ بەیانی تۆزی زیاتر بێ ئیتر مەجای 5 خولەکتر دەبێ بخوێنیتەوە ئەوروپیەکان ساڵانە 35 کتێب دەخوێنەوە لە ناو عەرەبدا بە 80 کەس کتێبێک دەخوێنێت مامۆستایانی ئێرە یان و دیراسەمان لەسەر بە شەناخۆی چێرەمی کوردستان کردووە چوینە لە بە شەناخۆیی کە پرسیارمان کردو بزانین چی خوێنێتەوە چێ ناخوێنێتەوە بۆمان دەرکەوتووە لە بە شەناخۆیەکان هەرێمی کوردستان لە ساڵێکدا بە 8 کەس کتێبێک دەخوێنێت خۆمە کارە سات نییە چۆن تێ کارت دەست بکەی بۆ مەجار زۆر باش بەڕێزان لە پرۆژەی خوێنەری بەرهەمدار کۆمەڵی بابەتی زۆر گرنگمان هەیە باسی لەسەر دەکرێت وژەوەی کتێب ناسی یەکێکە لە خاڵە گرنگیەکان یاساکانی خوێندنەوە تۆ ئەگەر یاسایەک نەزانی لەسەر خوێندنەوە هەڵە دەچیتە ناو خوێندنەوە چۆن شەترەنج یاسای خۆی هەیە گەر یاساکانی نەزانی حەزت لێ نابێت چۆن تۆپی پێ یاسای هەیە کتێبی ئەلیکترۆنی چۆن بەکاردێنی کتێبی دەنجی چۆن مامۆستا ئاوات چۆن توانیوێتی لەو مانگەدا بەس کتێبی دەنجی بتوانێت 20 کتێب تەواو بکە ئەمە ئەزمونە تۆ توانین لەو کەسەوەری بگری ئاکید لەم پرۆژەدای خاتە بەردەستیەوە ئەوجا یوتوب چۆن بەکاردێنی ینی جاریواسی بینارێکی لە ناو یوتوبە ئەکرێت بەقەدەر خوێندنەوەی دەکتێبی سوادەی لێ بکەیت زیرەکی دەست کرد چێ لێرە پێم دەڵێت کە باشترین سەرچاوی کوردی بۆ ئەوەی ئیسفادەی لێ بکەینەوە ئەپانەی کە هەیە چییە بۆ نمونە چی بەکاردێنی بۆی زانیاری وەربگری کام ئەپۆ بەکاردین یاڵە بەم ئەگەر کراوەتەوە گەر نەکراوەتە با بۆتانی بکەمەوە بزانم مەجاری نووسینێ کلااوتی باشە کلااوت کوردەکەی زۆر باش باشە کاگاکەم چێتر بەڕێزان زۆر باشە چێتر بەڕێزان پێم بڵێم بزانم ChatGPT گوگڵ زۆر باشە
گوگل AI ستۆدیۆ پێم وایە میش سەرچاوێکی زۆر باشە. من یەک دوو مامۆستا گوێم لێ بووم زۆر بەکاری دێنم استفادەم لێ کردو، بەڵام کلاودیش باشە، بەس کلاود جار تۆزی خۆی گران دەکات، ئەڵێ پارەم نەدەیتیش زانیاری نادە. ئەکرێ زۆر استفادە لەمە بکەن. بەڕێزان ئێمە ئەوانە هەموو بەکاردێنی و استفادەمان لێ کردووە و کتێبخانە PDFش خەریکەدا دەمەزرێنین کاری لەسەر دەکەین لە هاود ئەکادمی و کتێبانە هەموو کۆ دەکەینەوە بە ژێری پسپۆرەکەی خۆت و هاوکارت دەبین لەو مەجالە و کرێت استفادە لەوەش بکەیت. ئەمانە بەشێکن لەو بابەتانە. ئێمە لە پرۆژەی خوێنەری بەرهەمداریش لەسەرەوە دەکەین، خوێندنەوە بۆ تاقیکردنەوە، خوێندنەوە بۆ توێژینەوە، خوێندنەوە بۆ خۆشی، خوێندنەوە بۆ بەسەربردنی کات، خوێندنەوە بۆ دوورکەوتنەوە لە ئازار، خوێندنەوە بۆ بەخوکردنی خوێندنەوە، خوێندنەوە بۆ بەرهەمداربوون، خوێندنەوە بۆ نووسینی کتێب خوێندنەوە. ئەمانە هەمووی لە داهاتوو بەشێک دەبن لە پرۆژەکانی ئێمە. تەنانەت ئیش لەسەرەوەش دەکەین لە داهاتوودا ئێمە بتوانین گروپێکمان هەبێ ئەمەی لە ساڵێکدا لە دوای پرۆژەی خوێنەری بەرهەمدار زۆرترین کتێب دەخوێنێتەوە. ئێمە ناونیشانی کتێبەکان وەردەگرین و هەتا دەگەینەوە قۆناغش چۆن ئێستا 5 خولێک خوێنمانەوە، ڕۆژانە کاتێکدا دەنین، هەفتانە کاتێکدا دەنین، 20 خولێکدا دەنێن بۆ خوێندنەوە. گفتگۆ لەسەر ئەم مەجالانە دەکەین. ئەمە ئەبێتە دەستپێکێکی باش بەڕێزان، هەتا زووە لە دەست خۆتانی مەدەن با ئێمە بتوانین ئیشەکە زووتر بگەنەوە قۆناغیان. محەممەد سەیدایەکێکە لەوانێکە من خولی خێرا خوێندنەوە بەخێر وێ مامۆستاکەم. بەڕێزان محەممەد سەیدایەکێکە لەو پیاوانەیە کە بەهێزترینە لە ئێران و بەناوی پیاوی یادگەی ئێران ناسراوە. چێ ئەی ناسێ؟ چێ محەممەد سەیدا ناسێ؟ پێشتر ناوی بیستووە؟ بەڵێ کێشەی ڤیتامین سی و مادەی ئاسنی شتە بێت تۆ ڕاهێنانە ئەکرێ کەمتر لە خەڵک ئیسفادە بکەی، بەڵام مادەم دەزانی کێشەت هەیە بۆ حەلی ناکە حەلیکە حەب هەیە و دەتوانی کەم خۆت بدەیتە بە ڕۆژ ئەو شتانە بخۆکە شەرت نییە لە ڕۆژێک دوو ڕۆژی ینی تۆ بگۆڕێ، بەڵام پێم باشە بۆ قۆناغەکانی ژیانت ئیسفادە لەمەکە. لە خزمەتە بەڕێزان تخوا جوای پرسیارەکەم دەنۆشتی ترم لێ مەپرسن. چێ دکتۆر محەممەد سەیدا دەناسێ؟ هاو برادری زۆر مححمودی معزەمی ێستا ئازانم مححمودی معزەمی هەمووتان ئەیناسن، بەس محەممەد سەیدامێ بەسەر چاو باسی ئەوەش دەکەین. بەس تۆزێک مەجالمان بدەن بۆی بتوانین نەها شتەکان کۆ بکەینەوە. دەی بەڕێزان ناسم ڕۆژێکی دکتۆر محەممەد سەیدا لە سلێمانی 2010 بەڵێم لە نیاخان ئەڵێ باست کردو سپاس کە لە دەمی ئێمە شۆ گوێتانێ. بەڵێ پسپۆری یادگەیە، پیاوی یادگەی ئێرانی پێ دەڵێن، سیماخان دیارە شتێکی لەسەر دەناسی. لێمان پرسی دکتۆر ڕۆژەشی وتی وتمان چەند وڵاتت بینیوە؟ وتی برادێکم ئەو کات وتی لیان پرسییم چەند وڵاتت بینیوەتی 15-20 وڵاتم ژمارەتم، رووسیا و ئەمریکا و پۆڵندا و نازانم کوێتی ئەوانم نەبینیوە. جایەوەش ئەڵێم چێ ناسی ئەڵێ نایناسم بەشێکی زۆرتان. دکتۆر محەممەد سەیدا ئەڵێ ئەوەی 10 ساڵ لەگەڵ تەکنیکەکانی خێرا خوێندنەوە ژیانی کرد بێ یان پرۆژەی ئەو پرۆژانێک کە لەسەر خوێندنەوە فۆتۆڕیدینگە وەکو وایە 30 ساڵ تەمەنی کرد بێ. هەر بەجددی ئەم قسەیە زۆر ڕاست. یعنی عایشەخان ئێستا هەر نمونە لەسەرەوە دێنمەوە ئینشاڵڵا پێی ناخۆش نییە، چکە بۆ ئێمە ئەوە نمونەیەکی باشە و دڵنیام ئینشاڵڵا لەبەردڵی نابێ بۆیە ئاوباسیەکەم بۆی وەکو نمونەیە گەمە دایان نمونەی وامانێ ها بەڕێزان. ئەی بەشدار بوومانەیە گەشتۆتە 950 عایشەخان ئەگەر بێت و ئێستا پێشووتر حەوت لا بەم دڵنیام پێش ئەم پرۆژەیە حوتی ژنە بۆ کەمتر بۆ لە حوت، چونکەڵێ یەکەم ینی یەکەمی کۆتا دەرس حەوت لا پەڕی خوێندوت. ئەڵێم ئەگەر ئەو حەوت لاپەڕی خوێن بێت و ئێستا 20 لاپەر دەخوێنێتەوە کەواتە ینی چی؟ ینی ئەگەر 10 ساڵ بخوێنێتەوە کووا 30 ساڵ خوێن بێت. و جیم کویک یەکێکی تر لە باشترین ڕاهێنەرەکانی خوێندنەوە بە تایبەت کارامەیەکانی خێرا خوێندنەوە مەجارانە ئەڵێ ئەگەر تا ئێستا زانیاریت نییە لەسەر خێرا خوێندنەوە کۆوە 100 ساڵ لە تەمەنت بە فیڕۆ ڕۆیشت بەجددی بابەتێکی گرینگە. وەڵی هەموو ئەو کەسایەتیانی کە ئێستا ناوێکی باشیان هەیە
تاریخ سوێدان یەکەم دەورە بڕۆ باسیکە لە یوتیوب لە دوایی بگەڕێ ئەڵێ یەکەم گۆڕانکاری لە ژیانی مندا کە ڕوویدا دەورەیەکی خێرا خوێندنەوە بوو لە ئەمریکا بینیومە کەسی هەفتە بۆ دوای ئەوە ئیتر لەو مەجالە پەرەم بەخۆمدا دکتۆر ڕۆیشتووە بۆی دکتۆرا بخوێنێ لەسەر نەوت ئەزان دکتۆرایەکەی لەسەر نەوت بۆی دکتۆر تاریخ سوێدان چێ بیری لەوە دەکردەوە لە دوای ئەم دەورە بۆتە کەسێک کە زیاتر لە 100 کتێبی نووسیوە لەسەر پەروەردە بەڕێزان لەسەر ئیدارەدان لەسەر پەروەردە لەسەر ئەم بابەتانە دکتۆر تاریخ سوێدان تا ئێستا زیاتر لە 200,000 کەس بەشداری خولو دەوراتەکانی کردووە و یەکێکە لە پیاوەکانی کە خاوەنڕەییە لە دنیا ئەنتۆنی ڕابێنز یەکێکە لەوانەی کە تا ئێستا زیاتر لە 3 بۆ 5 ملیۆن کەس بەشداری خولو دەوراتەکانی کردووە لە ئەمریکا و زیاتر لە 10 سەرۆکی ئەمریکا ڕاوێژکاریان بۆ پیاوە ئەڵێ گەورەترین گۆڕانکاری لە ژیانی مندا ڕووی دابێ خولێکی خێرا خوێندنەوە بووە پرۆگرامێکی خێرا خوێندنەوە تۆنی بوزان ئێوە هەمووتان دەیناسین ئێمە زۆر باسی دەکەین و زیاتر لە 2 ملیۆن کەس بەشداری دەوراکانی کردووە زیاتر لە 150 کتێبی لەسەر مێشک و یادگە و تەرکی زۆرە نووسیوە گەورەترین مامۆسای خێرا خوێندنەوەیە و باشترین قوتابیش کە زۆرترین خێرا خوێن بێ لە دنیا قوتابی تۆنی بوزانە و ساڵانە ئۆلمپیات هەیە و خۆعافریکا لەو چەند ساڵی ڕابردوو کۆچی دوایی کرد و باشترین کتێبی خێرا خوێندنەوە ژەگە ئینگلیزیەکەتان باشە دکتۆر تۆنی بوزانە بەڕێزان چۆن زۆرترین کتێب بخوێنینەوە لەسەر بەشەکەی خۆمان و زانیاری تایبەتیمان دەست بکەوێت چۆن لە ئێستاوە بخوێنینەوە بۆەوەی لە کۆتا ساڵی زانکۆ باشترین توێژنەوە بنووسینەوە بە پێی توێژینەوەکان 100 زانیاریانێک ئێمە دەستمان دەکەوێت لە ڕێگای کتێبەوەیە لە ڕێگای کتێبە دەنجەکانەوە لە ڕێگای کتێبی PDFەوەیە لە ڕێگای ئەم زانیاریانەیە کە پێیوەستە بە کتێب و توێژینەوەکانە بۆیە تۆ ئەگەر بتەوێت گۆڕانکاری لە خۆتدا بکەی ئەبێ لە خوێندنەوەیە خۆت بەریتە پێشەوە چ شتانێک ئاراستەی جیهان دەگۆڕن بە پێی توێژینەوەکان چوارشت زۆر گرنگە یەکەم ئەو کتێبانێک کە دەیخوێنیتەوە و زانیاریانێک کە کۆت کردوتە دووەم زیرەکی تۆ لە ئەلیکترۆنیات لە سۆشیال ئەو بابەتانی کە بۆ نمونە ئینتەرنێت و ئەو بابەتانە بۆ سێم خۆگونجان و بەردەوامیە چوارەمیش منافەسەکردنە تۆ بتوانی ئەگەر کۆمپانیایەک تێ منافەسی هەموو ئەوانە بکەی کە لە دەوروبەر هەیە باش با یەکسەر مادەم بینە سەر پلان بەڕێزان با بینە سەر پلان ئەم دەخولەکە دابنین بۆ پلانێکی بەڕێزان زۆر پرسیار دەکەن هیوادارم پەیامە گەیشت بێ لەسەر ئەو مەجاالەی کە ئێمەمانتوانی قسەی لەسەر بکەین با بێمە سەر بابەت ئیشاڵەت دەخولەکم دەنێ بۆ ئەوەی قسە لەسەر ئەو بابەتە بکەم ئەوانێکی حەزیان لە ئەوەیە کە لە ئێستاوە پلانێک بۆ خۆیان دابنێن مامۆستاکانمیش لێرە لەگەڵمانە ئەمڕۆ بابەتێکی تایبەتمان هەبوو لەسەر پلان زۆر بەدڵی بوو مامۆستا ئاکام بەڕێوەبەری قوتابخانەی فام لە ڕانیەکێکە لە باشتر قوتابخانەکەم ڕاستی مەسعودیم لێبینیەوە ینی ئیشەکانیان جوانە باسیەوەی کرد کە من چەند دەوراتم بینیوە ئەو سیمینارەی تۆ زۆر تایبەت بوو لەسەر پلان سوپاسی دەکەینەمە لە گەورەی خۆیەتی بابین ئەوەی لەوێ باسمان کرد لێرە پوختەیەکتان بۆ باز بکەین با بیرم کەوێت تۆ لەکوێ دامناوە سیمینارەکە بەڵێ لێرە دامناوە یەک دوو خولەکێک چاوەڕێم بکەم بۆ ئەوەی شوێنەکەی بێوزمە پوختەیەشتان پێڵێم لەسەر پلان بەڵێ ئەمە بەشەکە بەڕێزانەوە دۆزیمەوە ببورن تۆزێک قەڵەباڵغەم مۆبایل لاپتۆپەکەم بەڵام ئەمە ئەکرێت زیاتر ئەم قوتابیانەی کە ساڵ یەکەمی زانکۆیانە دەستان خۆش بێ بەڕێزان ئەو قوتابیانەی کە پۆلی دوانزەن پۆلی یانزەن پۆلی دەنی سوادە لەم بابەتە بکەن بەڕێزان لە مەجای پلانە چوار خاڵ هەیە زۆر گرنگە ئیسفادەی لێ بکەن و ئیشی لەسەر بکەن یەکەم خاڵ یەکەم دابەشکاریە تۆ ئەگەر دەتەوێت لە قۆناغێک لە قۆناغەکانە بزانە بۆ نمونە پۆلی دوانزە پێویستی بە چەند کاشبێرێ ئەگەر دەتەوێت سەروی 95 بێنی ئەو لە خۆمەوە لە دەمی خۆمەوە قسە ناکەم دیراسەیە باشە سەروی 95 بینی 1500 تا 2000 ساعتت پێویستە بۆ خوێندن بەس بۆ پێداچوونەوە بەس بۆ پێداچوونەوە نەکەوەی کە دەیتەوە ماڵەوە
2000 ساعتت پێویست بتەوێت سەروی 95 بۆ 100 بێنی 2500 ساعتت پێویستە تۆ لە ماوەی ینی ئەکری لە هاوێن بۆ نمونە 400 ساعت دەورت بینی بێ دوو کتێبت تاوا کرد بێ بەڵام ماوە میم نییە تۆ چوویەتە 4 دەورە هەر دەرسی 120 کتێبەکان خوێند ئەو حسابی لەسەر حسابی مەکە بەڵام چوویەتە دەورەیەک دوو کتێبت تاوا کردووە کەواتە چەند ساعتە دووسێ نزیکی 200 ساعت ئەوە 200 ساعتەکە لا دەبیت بۆ نمونە گوتمان 1600 ساعت 200 ساعتی لێ لابە دەبێتە 1400 ساعت پێویست بخوێن دێیت ئەم 2000 ساعتە دابش دەکەیت بەسەر ئەم نۆ مانگەدا تۆ پێویستە من ڕۆژانە چەند ساعت بخوێنم بۆ ئەوەی لە ماوەی نۆ مانگە ئەو 200 ساعتە تەواو بکەم دوایی ئەو 2000 ساعتە تەواو بکەم دوایی دابشی بکە بەسەر وەرزیەکەم دەبێت چی بکەم دوایی دابشی بکە بەسەر مانجی یەکەم دابشی بکە بەسەر هەفتەی یەکەم و هەفتەیەکە داوام دەست پێ دەکات ئەبێ ڕۆژی چەند ساعت بخوێنم بۆ نمونە 8 ساعت دادەنێم بۆ خەو 8 ساعت دادەنێم بۆ چوون بۆ قوتابخانە کە 8 ساعت خەو بێگەر وەرە 8 ساعت زۆرە پۆلی 12 نەبێ 8 ساعت بخەوێ لە بینی 5 بۆ 6 ساعت زۆ باشە بەڵام 6 ساعتی کوالەتی خواردنی شت باش بکە بە 6 ساعت 7 ساعتیش بە 8 ساعتیش بۆ قوتابخانە بێ ئەگەر 7 ساعتی بۆ قوتابخانە یان 8 ساعت 5 ڕۆژ دەچی دەکەوات 40 ساعت ئەگەر 8 ساعتیش بخەوی وە لە 8 ساعت زۆرە دەکاتە 56 ساعت ئەمە دەکات 96 ئەگەر 40 ساعت 2 ساعتیش دابنێ بۆ پێداچوونەوە ئیتر ئەمە تقریبا دەکاتە سەروی 140 ساعت و ئەوانە ئەمجاش 20 ساعت 30 ساعتت دەمێنێ بۆ خۆشیەکانت ڕۆژی 3 ساعت 2 ساعتە دەبێن زۆر گرنگە یەکەم شت دابشکاری بکەیت کە پێویستە من لە ماوەی ئەو نۆمانگەدا چەند کاتم پێویستە من پێم وتی ئەگەر دەتەوێت بە هەفتا و ئەوانش دەرچێت توانی 1200 ساعتێ بخوێنی و دابشی بکە بەسەر نۆمانگەدا ڕۆژی 3 ساعت 4 ساعتی بەردەکەی بەڵام بەخوای هەموو ڕۆژێ لە 4 ساعت کەمتر ینی خوێندن لە پۆلی 12 تۆزە قورسە دەرەزێت پێ ئەوەی کە پۆلی 10 و 11 و ئەوانەش ئەتوانی تۆ 1200 ساعت 1300 ساعتت بەس بێ بۆ ئەوەی سەروی 95 بێنی بەڵام زۆر گرنگە هەفتەی ڕۆژێک دابنێ دو هەفتەی دو ڕۆژ داوام بدنی ڕۆژێک دابنێ بۆ ئیسراحەت ڕۆژێکیش دابنێ بۆچی ڕۆژێک دابنێ بۆی ئۆلۆمپیاتێک بکەیت لەو ڕۆژەدا زۆرترین کات بخوێنی لە هەفتەکەدا بۆ منە بگاتە 10 ساعت خوێندن بەیانەکەی 4 ساعت ئێوارەکەی 4 ساعت شەوەکەشی 2 ساعت ئەمە خاڵێکی بۆ پۆلی حوت و ئەوانە کەمتر لە 1000 ساعتی پێویستە باشە بەبەرەوەی بەڵام ئەوەش پەیوەندی بە زۆری کەسایەتێکەوەی بەڵام 1000 ساعت و ئەوانە ئەکرێت سەروی نەوەتی پێبێنی توانی سەروی نەوەتی پێبێنی بەڵام ئەکرێ بە قەنەعەتم وایە کەسێک بەشداری پرۆژەی خوێنەری بەرهەمداری کرد بێ بیەوێ لە پۆلی 12 دەرەجە بێنێ بەڵام ڕاهێنانەکانی کردووەکو ئایشەخان ئەکرێ بە کەمتر لە 1500 ساعتیش ئەو 95 بێنەکە ئێمە باسما کرد من دڵنیام لەوە کە ئەمە لە خۆ قسە ناکەم لەبەرەوەی مێشتی باشتر سورعی وەرگرتنی باشترە تێگەیشتنی باشتر ئەمە فرسەتێکی باشە خاڵی یەکەم دابشکاری بوو هیوادارم هەمووتان باش تێگەیشتن ئەی خاڵی دووەم سێ مامۆستای بەڕێز خاڵی دووەم پلانە پلان مامۆستا پلان چییە؟ پلانی ئەوەی کە تۆ دەتەوێت خشتێک دادەنێ ئێستام خشتتان بۆ دادەنێم فەرمونون لە لای خۆتان لە گروپی تیلیگرامەکە یەکسەر ئێستا بۆتان دادەنێم لە ماوەی هەفتەیەکدا لەسەر ئەم پلانە بخوێنن فەرمونون ئەوە پلانەکە داشم ناوە بەڵام لە خوێنێری بەرهەمدارم دانە نابوو لە شوێنێکی ترم دانەوە با بۆتانی بێنم یعنی شتێکم بۆ حاضر کردوون تقریبا نیو ساعتێکی پێبووم بە پوختی دێتە بەردەستیتەوە فەرموو یەکسەر ئینساخی کە و لە ماڵی خۆت هەڵی واسە و ئەو هەفتەیە لەسەرم پلانە بخوێنە باشە ئەوانەی کە زۆر داوایان کرد مامۆستا دەی یاڵا ئەوە کەوتە بەردەستان شتێکمان دڵێ لەسەر پلان ئینشاڵڵا ئەمە ئەوە دۆزیمەوە کۆپی بێهێنمە ناو گروپی خوێنەری بەرهەمدارە کە ئەوەی لە ناو گروپەکە نییە خوێنەری بەرهەمدار لینکەکەی شتان بۆ دادەنێم ئێستا بەڕێزان هەر ئەو ڕۆ گروپەکەمان بۆتە 300 کەس سوپاس 320 کەس لە 20 کەسەوە دەستمان پێکرد ئەمڕۆ گەیشتۆتە 320 ئەمە لە تیلیگرامەکەش بۆتان لێرت بۆتان دادەنێم لینکەکەی ئەوەی تا ئێستا ناتۆتە ناوی فەرموو وەرنە ناوی خشتەکەشم بۆ داناون لەسەر ئەوە ئەتوانی تۆ قوتابی پۆلی دەی 11 12 زانکۆی ئەمە تیلیگرامەکە لینکەکەی بەڕێزان ئەمە شەری ئاوا دەکادیمیە لەگەڵمان
چەند کەس کەوتە بەردەستی بەس بنووسێ یەک ژمارەیەکمان بۆ دانیانی کەوتە بەردەست ژمارە یەک چەند کەس خشتەکەی لە بەردەستە چەند کەس خشتەکەی لە بەردەستە بۆی ڕوونکردنەوەیەک لەسەرەوە بدەم دەی زیادی کەندەی دێ لێ بیفرێنن دەزانێت بۆ لێ حەوت لە ڕۆژێکدا دەبێت چەند کە ساعت بخێنێ با جوابم دایەوە جوابم دایەوە لە ڕۆژێکدا 3 ساعات 4 ساعات وەڵاهی بە گوێرەی شخصی کەسایەتی خۆت ئەگەر تۆ بە دەنگ خوێنی کەسێکی توت دەنگت دێ لەوانەیە سەر 5 ساعتت بێ ئەگەر دەنگی شت نییە و باشتر بابەتەکان تێدەگەیت و کەسێکی فیلمی ینی فیلم بابەتەکانە خوێنی و تێگەیشتنت باشە کرێت کەمتر لە 4 کاتژمێروانە ئەمە پێویستی بە زانیاری ورتێ ئەکرێت زۆر باشە بەڕێزان با لەسەر ئەم خشتە معلوماتێکتان دەمێ و سامەتای ئێستا پاوەرپۆینتەکەشم شێر نەکردو وەس شێری ناکەم بۆی فەرموون ئەم خشتەی لە بەردەستاندایە بەڕێزان هەر لەسەر خشتەکە ڕووکردەوەتان دەدەوێت لە ناو خشتەکە شتێکمان نووسیوە یەکەم 21 مانگ یەکەم ڕۆژی دەوامتە ئەگەر پۆلی 12 دەی 11 حوتی هەشتی پێداچوونەوە ئەم پێداچوونەوە تۆ ناگرێتەوە هەوڵدە پێش یەکسەر وەرە خاڵی دۆم جێبەجێ بکە پێشەوەی مامۆستا بێتە پۆل ئەگەر خشتتان دراوە پێی ئێستا قوتابخانەی فاموتیان ئێمە لە 21 مانگەوە ینی ڕۆژێک پێشتر جەدولی هەیە قوتابی ئەزانێ 21 مانگ کە دێتە دەوام لەوانیانێ مەکتەب هەیە کاتی بوێ 3-4 ڕۆژی بێتە ڕادێ بەڵام ئەگەر کتێبەکانت لەبەر دەستدایە شەوی پێش چوونە قوتابخانە بزانە مامۆستا دەیەوێ ئەگەر هەر مامۆستای کاتە پۆل ئەوی باسی چ بابەتێک بە 5 خولەک هەر بابەتێک چەند پەڕێک بخوێنەوە بۆی ینی هەزانێریش سەرەتایی تەبێ یان بە شێوەیەکی خوێندنەوەی خێرا پەڕ یەکەین بابەتەکە هەڵبدۆ بزانە چی زیندەزانی باسی دەکە مێژوو باسی دەکە بابەتەکان چیە چ نییە بەگشتی دوایی کە هاتیتە ماڵەوەی یەکەم شت پێداچوونەوەی ئەو دەرسانە بکە کە ئەو ڕۆ خوێندوت دوایی چەند کات خوێندوتە بینوسە لەسەر ئەو وەرەقەی ئینساخیکە و لە هەنووسە کاتی خوێندن چەند کاتژمێر خوێنتە دوایی ئەگەر ئەرکێکی زیادە هەبوو کردت لە چوارەم بینوسە بە هەمان شێوە پلان ئەی پلان بیمانێ پلان بی لە ماوەی هەفتەیەکدا دەکەی پلان ئەی لە ماوەی یەک ڕۆژدا پلان سیش لە ماوەی یەک مانگدا دەیکەیت ئەگەر لە ڕۆژی یەکە بۆ منە 3 ساعتت خوێند ڕۆژی دوم چوار ئەوانە بنووسە بۆ بزانە لە کۆتایی هەفتەدا تۆ چەند کاتژمێرت خوێندەوە بۆ منە 40 ساعتم خوێندووە دام نابوو 42 ساعت خوێنم بەڵام 38 ساعتم خوێندە بزانە هەڵەکانت لە چیدای بۆ نەتوانیوە بەڵام هاتەی داهاتوو هەوڵدا باشتر بی ئەمجا ڕۆژی هەینی و ڕۆژی شەمەمانەیە کە دەوام نییە لە خشتەکەدا هەیە یەک لەو ڕۆژانە دابنێ بۆ ئیسراحەت ئیترەوە ئیسراحەتت گەڕانە و ئیسراحەتت بچوون بۆ بازارە ڕۆژیش دابنێ کە زۆرترین کاتێدا بخوێنی بگاتە 10 ساعت بگاتە 8 ساعت بگاتە 11 ساعت بۆ شێوازە باشە ئەمە پلانێکی باش دەبێت بۆ خوێندن و بە کورتی 2 دقەیتر بۆ خەت بدەنێ 2 دقە با یەک دوو قسەی ترتان بۆ بکەم و کۆتایی بەشتەکە بێنم بزانم لە دوای پلان گوتماندا بەشکاری پلان سێم خاڵ جێبەجێکاریە دەبێت دەست پێ بە جێبەجێکردن کە پلانت دانا بەیانی کە هاتی تۆنانێکت خوارد ئیسراحەتێک یەکسەر دەست بکە بە جێبەجێکردن و شانەکەیە بۆ جێبەجێکردن گرنگترین شت چیە یاسای پێنجی ئاڵتونیمان هەیە پێنجی ئاڵتونی چییە بە 5 چرکە هەرکە بیرت لەوە کردوانانت خوارد و ئیسراحەتت کردووە لە مەکتەباتی و بیر لەوە کردەوە کە بچی بخوێنی یەکسەر بە 5 چرکە ئەستەمەرە و ژووری خوێندنت بڕۆ 5 چرکەی یەکەم زۆر گرنگە دوایی بە 5 خولەک بەرنامە بۆ 5 ساعت دابنێ دوایی بۆ ماوە 5 ڕۆژ بەردەوام ئەمە زۆر فکرێکی باشە بۆ جێبەجێکردن گەورەترین کێشەی هەموو خەڵک چیە بریتێلەوەی کە جێبەجێ ئیشەکان دەست پێ ناکات لە ساعتێکی تر 2 ساعتی تر 3 ساعتی تر چیترمان ماوە کۆتاشێت هەڵسەنگاندنە دوای ئەوەی کە هەر ئیشێک دەکەی هەڵسەنگاندن بۆ ئیشەکانت بکە دوشتی شێ لە خوێندندا تکای دەرسی لێوەگرن یەکەم خوێندن یان دەبێت بەردەوام لێ ڕابکەیت و خۆت بدزیتەوە و ساعتێکی تر 2 ساعت تریانەوە تا دەبێت ڕوبەڕووی بیتەوە سیاسەتی خۆ دزینەوە ڕۆژ بە ڕۆژ لاوازت دەکا بەڵێ ئەو قسێ کۆتای سیاسەتی خۆ دزینەوە ڕۆژ بە ڕۆژ لاوازت دەکا سیاسەتی ڕوبەڕووبوونەوە ڕۆژ بە ڕۆژ بەهێزت دەکا بەڵام سیاسەتی خۆ دزینەوە ڕوبەڕووبوونەوە ئەبێ خۆت لە بەشێک لە خۆشیەکان بێبەش بکەیت خۆت لە بەشێک لە جەژنەکان لە بۆنەکان بێبەش بکەیت شەونخوونی بکەیت دوایی نەتیجەیەشی زۆر باشە دەبێت سوپاسان دەکەم سپاس بۆی تا ئێستا لەگەڵم بوون
3 دقە ئێڵمەوە بۆ پرسیارکردن ئەگەر کەسێک پرسیاری هەیە هیواخوازم ئیسفادەتان کردو و هیواخوازم جەماعەتێک کە لێرەشن بتوانن لەو پرۆژە نازدارەی کە هەمانە لە پرۆژەی خوێنەری بەرهەمدار لەگەڵمان بەشدار بن و ئێمە بتوانین سوود لە ئێوەگرین ئێوەش سوود لە ئێمە وەرگن بۆ ئەو پرۆژە نازدارە بەردەوامێ بەڕاستی ئێمە و پرۆژەیە بۆ نێتە دەستمان پێ کردووە کە ئێستا سەروی 150 کەس لەو 5 گروپە بەشداری کردووە زۆرترینیان قوتابی زانکۆ ئامادەیینە و 145 قوتابی ئامادەی و بنەڕەتی و ئەوانی تریشیان مامۆستان دکتۆری زانکۆمان هەیە ئیتر هەموو نوعێکمان هەیە بەڕێزان ئەمانە وەردەگرم کە وەرم نەگرتوون 2 کەس 3 کەس وەردەگرم باشە دەبێوی تریش بمبورن و کۆمنتەکانی ژەوەندە زۆرە بەڕاستی ناتوانم وەخت بدەم هەمویان بەڵام 2 کەسی تر وەردەگرم لێرە بفەرموو کاکە میر باش قوربان سەلامەت بی لە خزمەتت دام بفەرموو پرسیارەکە بکە مامۆستا تۆ لە ئەو ڕسمی داتانەوە لە تەلیگرام تۆڵی پلانی ساڵێک داهانی بەڵێ تۆ بە درێژای ئەم وێبینارە بەڵێ هیچ و باز نەکرد لەسەرەوە وڵی هەمومان باس کرد باسی ئەومان کرد کە تۆ 2000 ساعتت پێویستە بۆ ساڵێکی خوێندن 2000 ساعت و من ئێستا ئەم ساڵ پۆلی دوانەوە کردووە بە کۆنمرەی نەوەت ئەو شتانش ئەوەنە ڕوون نەبوو قۆڵ نەبووەتەوەتیا ینی پێویست بۆ شتانە ناگە سەرێشێ ئێمە تێناگەین بەڕێزت 12 تەواو کردووە پلانت دێ بۆ پۆلی 12 باسمان ماسم ئەوەیە سەر ئێشەیە بۆ تەلەبەی پۆلی 2000 ساعت بۆ خۆی حساب بکە سەرێشەیە سەرێشە نییە وڵی ئەکرێ بۆنێک سەرێشە بێ وەکرێ بۆنێکیش ڕێخۆشکەرێکی باش بێ ینی بەس دەیەوێ بەڕاستی تۆ کوا لەبەر چاوت بێ کە پێویستە بۆ نمونێمە چیەکەین من تەجروبەی ئەوەمە بۆ زۆر باشە وە منە تەلەبەیەکم هەبووە کاگ میر تەلەبەیەکمە بۆ پێم و تۆ 2000 ساعتت لە پێشە چی بکەم مامۆستا بۆ نمونە لە 2000 دەست پێ بکەم ڕۆح ساعتم خوێند حوت کەم 2000 دەکاتە 1993 ئێجا حوتی تر 6 تر 5 تر ئەمە ئەڵێ مامۆستا هانیدا ینی بۆتە پاڵنەرێکی باش کە وردە ئەبینم لە ژمارە کەمەکەی نزیک دەبمەوە کە 1 ساعتە ئیتر ئەمە بۆتە دەرفەتێک چۆن تۆ نەوەتە تێناوە بەبێ بەرنامە خوای گەورە هاوکارت بووە بەڵام ئەوە کرێ ڕێگایەک بێ بتوانێ کاراسانی بۆ 10 کەس بکە بەڵام لەوانەیە بۆ لەو 10 کەسە بۆ 2 کەسیش ئیسفادەی لێ نەکە بەڵام ئەمە قسەیەک نییە لە جیفانی خۆمێ نابێتم کاکە میر یعنی ئەمە ساڵی لە تونس بەشداری گەورەکەم کردووە لەسەر پلانی استراتیژی باوەڕ بکە قسەی گیرفانی خۆمان نییە ئەو قسانەی کە باسی دەکەن هەموو توێژینەوەیە هەموو قسەی زانستێ لەسەر هەزاران کەس تاقی کراوەتەوە ینی لە جیفانی خۆمان دەرمان نێناوە بیخینە ناو ئەو وێبینارە لەوانەیە تۆ لەوە ئیسفادەت نەکرد بێ ئەتوانی پێم بڵێ لە سەرتاوە لەگەڵمان بی کاک میر بەڵێ هیچ شتێکت ئیسفادە نەکرد لە وێبینارە وڵی ڕاست و بێ من لە ساعت 40 دقیقە لێرەم تەسەوڕەکەم ئەوەنێک تێم و خوێندات و باشتر ئەکرێ بۆ بەڕێزت لە ئاستی سەقافەت بەرز بێ ئەکرێ لە ئێمە زیاتر خوێنەربی ئەکرێ با مەسەلەکە نەجەستەرەوە من مەوەستم ئەوەیە تۆ لەوەیە کە داتان ناوە نووسیتانە پلانی ساڵێک دانی بەڵام بە درێژایی وێ بینارەکە باسی ئەوە نەکردووە من بۆچیمە نزیکی 40 دقیقە و زیاتر گوشتۆ بۆی ئەو بەڕێزانێ دەست بەرزەکانەوە قسەیان لەگەڵاکی و پێنج قوڵەکە چیان کردووە ڕاستەوە پێنج قوڵەکەی بۆ خۆی وەرگرتووە ئەو ڕاستە تۆ لە تاقیکردنەوە لەسەر ئەوە کردو بەڵام 40 دقیقە زۆرە 1 دقیقە بۆ بۆرە بەڵێ ئەنجا ئەمەی کە پلانەکە ئێستا من نزیکی هەر 40 دقیقە حسابکەی لێرەوە 20 ئەوەش 20 کە نزیکی وە 2 ساعت و 40 دقیقە لەم وێبینارەیە بەڵێ ئەلەمەنەیە ئەو کۆتایی کە داونە ئەلە سەرەتاکە باس و کردە کە تۆ بەحساب ئەو 4 پلانی کە داونەوە سەرەتا بێ دابشکاریە ئەگەر تۆ بۆ پێش وێبینارەکە ئەو دابشکاری و کردای بوو تا لە سەرەتای وێبینارەکە ئەم تاقیکردنەوەکەین دوایەوە ئەو پلانانەتان پێڵم ئەو 4 خاڵە ئەو کاتە تۆ توانی وێبینارەکە جوانتر نەک جوانتر خێراتر پێشکەشکەی ڕاست دەکەی شەڵاب بۆ وانەیەکی تر بۆ بابەتێکی تر بە وردیکاری لەسەر دەکەین لە سەرەتاش من پەیامێکم داگەر ئاسایی بێ ئەم وێبینارە دەرسێکی تایبەت بوو بۆ گروپی پێنجەمی پرۆژەی خوێنەری بەرهەمدار بەڵام پێیان باش بوو جەماعەتی ئاواد ئەکادمی هاوبەشی پێ بکەین لە نێوان هەموواندا بۆیە دەخولێکی سەرەتاماندا بۆوان کە کۆتا ڕاهێنانیان هەبوو بیکەن و دوای ئەوە
لەسەر ئەم بابەتە قسە بکەین و حەقی ئەوماندا و حەقی ئەوشماندا و ئیشاڵا بۆ وانەیەشی تر هەوڵ دەدەین ورتر کار لەسەم بابەتانە بکەین. باوە سپاس دەستی بۆ خۆش تێبینیەکەت. دەستی گروپی ئاوادەکاتیمی خۆش بە لە بەرەوەی شەکانیان زۆر تەواو معقولە. سپاس ئەمەش بەس ئەمە وەکو تێبینیە گوەردەگرین و ئیشی لەسەر دەکەین. ئەمە بەڕاستی بە تێبینیەکانی ئێوە دەوڵەمەند دەبێ بابەتەکەمان سوپاست دەکەین شی لەسەر دەکەین ئینشاءڵڵا هەوڵ دەدەین دەست خۆش بێ و بەردەوام هەربژی سپاس. بەڕێزێکی تر دەستی بەرز کردوتەوە ئەمەشیان سۆرین خان. باش سۆنی خان بفەرم پرسیارێکی تایبەتە تەیە؟ السلام عليكم سلام ورحمة الله. سۆنی خان باشی؟ زۆر سپاس دەکەم. بەڕێستان قوتابی زانکۆن یان لە ئامادەین یان پێم خۆشە سەرەتا بزانم بفەرم. قوتابی قۆناغی ئامادەین پۆلی پۆلی 11 هی زانستی. بفەرموو پرسیارەکەت بکە. هاوسای بەڕێز من ئەمساڵ کە پۆلی 11 زانستیم شارەکەم ئەگۆڕمەدا بۆ خوێندن ئەچمە شارێکی تر. باشە. کێشەکەم ئەوەیە ینی هێشتا خەڵ ئەخوێنمەوە سەر ڕای بەشداریکردن و ڕاهێنان لە چەند خولێک ینی سوودی ترم زۆر لێبینە بەڵام هەستەکەم کە ناتوانم تەکنیکەکان لەسەر کتێبەکان جێبەجێ بکەم وەکوتر بۆ لەبەرکردن و بۆ تێگەشتن زۆر باشن بەڵام بەهۆی ترسەکەمەوە ناتوانم تەکنیکەکان جێبەجێ بکەم هەر بە شێوازە کلاسیکەکی جارانی خۆم کە چۆن دەرەجەم پێهێناوە هەر بۆ جۆرە ئەخوێنەوە ترسەکەم ناهێڵێت. داوا دەکاردمی بەشداری چ پرۆژەکت کردووە؟ چالاکردنەوەی بەهێزکردنی یادگا گروپی 16م چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگا ئاستی پێشکەوت و گروپی 7م. باشە لەم پرۆگرامانە کامەیان بە تەواوی حەقت پێدا یان 180 حەقت پێدا ڕاهێنانەکانت کرد؟ هەردووکی بە زیادەوە ینی ڕاهێنانی شم ئەکرد لەگەڵە من ینی ڕخنم لەوە نییە کە ئایا من سوودم نەبینەوە من ئەڵێم سوودم زۆر بینیوە بەڵام خۆم لە ترسان ناتوانم جێبەجێیان بکەم. یەک شت یەک نمونەت پێ بفەرموو لەوە سەرکەوتوبی سەرکەوتو دەبی ئینشاڵڵا من دووبارە پێشنیاری ئەوت بۆ دەکەم کە پۆلی 11 تەواو کرد ئەو پرۆژەیە بکەیت یەکێک لە هەڵبژاردنەکانت بەڵام بۆ ئەو ساڵ تەکنیکێک جێبەجێ بکە. یەک کە چوویتە ئەو قوتابخانەی ئێستا دەرسی لێ دەخوێنی یەکەم شت چاوەڕێ ئەوە مەکە هەر حەوت مامۆستایەکەت بەدڵ بوو پێنجت بەدڵ بوو لەگەڵ دووەکەی تر خۆت بگونجێن ئەمە یەک لە خاڵک تەواوە. بەڵێ دووەم هەوڵ بدە لە 5 تاقیکردنەوەی نمرەت باشە بەڕێزت ساڵی پار چەند بوو نمرەکان کۆ نمرەت؟ ساڵی پار کۆنمرەم 92.5 بوو. باش دەستخۆش بکەوەتە نمرەکەت باش. 95 بەڵێ ئەلحەمدولیلا. یەک شت بکە خراپ نییە هەوڵدە لە 5 تاقیکردنەوەی یەکەمی بیستەکە وعد بە خۆت بدەی لە هەر پێنجیان لە 19 کەمتر نهێنی و هەوڵ بدەی 5 ئەگەر بتوانانی هەر 5 بیستی بێنی زۆر باشە. ئەگەر نەتوانی یعنی ئەگەر بتوانی 5 وا بکەیت یەکەم دووەم سێم چوارەم پێنجەم بیست بێنی ئیتر زۆر باشە. ئەگەر لە یەکێکیان 19 تێنەیان 18 تێنە یەکسەر لەوێ و دەست پێ بکەوە بڵێ لەو تاقیکردنەوە تا 5 تر من دەبێ بیست بێنم. ئەمە ئەبێتە فرسەتێک و سیقەیەکیش بۆ خۆ دروستکە کە ئەتوانی و لە ڕۆژانە کە دەخوێنی لە هەر سەعاتێکە ئەوە دیاریکە کە چەند دەخوێنی لە ماوەی ئەو سەعاتەدا و هەوڵدە بزانە کە تۆ خوێندنی ڕۆژانت پێویستی بە چەند کات هەیە وەسیقەچیش بۆ خۆ دروستکە کە شتێکت خوێن نەچیتەوە سەری و لە هەموو شی گرنگتر لەو مانگەدا تۆ پێویست ناکە بۆ بخوێنی کە شتەکان لە مێشکت لە یادگەتدا بنێت تەنها بۆ تێگەیشتن بخوێنە. بۆ تێگەیشتنش سێ خاڵت پێویستە. یەکەم پێش مامۆستا سەیری بابەتەکە بکە لەگەڵ مامۆستا تەواو تێی بگە لە دوای مامۆستا پێداچوونەوەی بکە. باشە بەڕێزم دەستەکانم خۆش ینی زۆر وا ئەەکەم بەڵام هەنێ جار سیقەکەم نامێنێ یان هەنێ جار زۆردا ئەوازیان هەنێ جار زۆر بەرزبێتەوە. زانی چی بکە بۆ ئەبێ خۆت لەسەرەوە ڕابێنی ئەو دواتریش هەفتانە ڕۆژێک دابنێ بۆ پێداچوونەوەی هەموو ئەوەی کە لە هەفتەیە خوێندوتەوە خۆت ڕابێنە زۆر بە ئاسایی ئەم شتانە وەربگرە و بەردەوامیش کە چویتە ناو تاقیکردنەوە ینی بڵێ ئەمەی کە خوێندومە هەر ئەوەیە گەر نەمزانی خۆ قابلە دنیا کاولە ئەگەر تۆ ئەو کێشەیە دێستە چارەسەر نەکەی بەو بابەتانێک کە باسم کرد ینی ئەو سیقەیە دروست کە شتێکی ئاسایە ترس ڕێژەیە لە کەسێکەوە بۆ کەسێک دەگۆڕێ ئەکری ئێستا لە لای تۆ لە ڕێژەیەکی بەرزدا بێ بەڵام بەردەوام خۆت ڕابێنیتی کەمی بکەیتەوە کەمی بکەیتەوە بەڵام هەوڵ مەدە ئیش لەسەرەوەی بکەیت کە زیادی بکەیت
زە چۆن ئەو قسەیە دەکەیت دوای 6 مانگی تر هەوڵ دە ڕۆژ بە ڕۆژ ئیش لەسەرەوە بکەی کەمی بکەیتەوە یعنی ئەم هۆرمۆنە دەردانە و ڕێژەی دەردانەکەی زیاد دەکەیت و زیاد دەبێ و یان یەکێک لەوە کارەکان کە لەوانەیە سەداسی سەداچلی هێواش خوێندنەوە لە بیر چوونەوە تۆ کارەکەی ئەو مەجالە بێت ترسە بێ باشە بڕێزم پرسەکانە خۆشم مامۆستا ئەتوانم یەک پرسیاری کورت بکەم ئەگەر کات بێت لە خزمەتام ئەگەر دەستێک پێشنیە بەڵێ زۆر باشە پرسیارەکان مەڵام کات هەبوو چابەرە من بۆ پۆلی 12 بەڕای تۆ خوێنەری بەرهەمدار بکەم ینی و لە هاوینی پۆلی 12 یا دووبارە دەستکەم ینی بە چالاکردنی مشک و بەهێزکردنی هەردووە چکە هەستەکەم پێویستمە هەردووچووک هێش ناکەم ئەویان هەردووچی بە خۆت بەشداری لە پرۆژەی خوێنەری بەرهەمدارەوە بێ بەرامبەر دەکەوێتە بەردەستی تۆ بەڵام وەختی پێ بدە ڕۆژی 3 ساعت بوو پێشتر ئێستا 1 ساعتی پێ بدەم ڕۆژی ڕایەنان بکە ئیتر مەجای تێدا بوو ئێمە پرۆژی خوێنەری بەرهەمدار 5 هەفتەیە لە هەموو پرۆژەکە دەزانی پێویست بە چەند ساعت ڕایەنانەیە هەموو پێویست بە 50 ساعت ئەو دەورەی ئێمە جگە لە دەرسە ڕاستەخۆکان 50 ساعت ڕایەنان پێویست لەو 50 ساعتە دقاتی ئەو 50 ساعتی کاتت بۆ دەگەڕێنێت دەستەکان خۆشەمە ئیشاڵاتە دەگەیتە پۆلی 12 و کاتی گروپی پۆلی 12 شمان زیاد دەکەینەوە بەس لەسەر کتێبەکانی پۆلی 12 ڕایەنان دەکەین ئینشاءڵڵا ئینشاءڵڵا ئەم پێشنیارانەوە بە هەند وەرەگرم سەرکەوتان خۆش بێ زۆر سوپاس بەس سەرچاو بەڕێزێکمانەی دەستی بەرز کردوتەوە ئەگەر غەڵەت نەبووم ڕێیان عەزیز ڕێیان عەلی بفەرموو بداخانیشمان هەیە ئەگەر پێڕاگەیشتین بفەرموو سەلام ڕەحمەتوڵڵاهی وبەرەکات مامۆستا پرسیارێکم هەبوو زۆر بە کورتیاگە جوابم دەیەوە سوپاس دەکەم ئاوا بە خێرایی بیکەی زۆر باشە مامۆستا ئەتوو تازە باس کردبووتە ئەگەر بە دەنگەوە بخینی هەندێک تاخیرتر دەبی داخینەوە نییە ئەکیت هەر باش نییە دەبێ وازی لێ بێنی یا پێش پۆلی 12 بێ واز لەو خۆ بێنی لەبەرچی بخۆم ئەوە ئێستا دەبمە پۆل 12 عنیەوە مانگینەوە دێ دەبمە پۆل 12 یعنی بەو نەوەعینەبی پێم ناخیندرێ ئەگەر وازی لێ بێنی ئەگەر وازی لێ بێنی تۆ توانی بە کاتێکی کەمتر دەرسەکانت بخوێنی لەبەرچی لەبەرەوەی کاتێک کە دەنگ بەکاردێنی یەک تۆ بە چاوەڕ سەیری دەکەیەوە نیە چاودا دەخەی کە بابەتەکان دەخوێنیەوە شتیوان نابێ وێنێ مامۆستا ئێکەواتە بەڵام ئەتوانی دەمت داخەیت و بابەتەکە بخوێنیتەوە وایە وڵی بۆ من زەحمەتە ئەجا با شتێکی ئاسانت پێ بڵێم شتێکی ئاسانت پێ بڵێم قەناعەت دوایە کە قسەکەم ڕاستە دەکرێ ئەگە بە دەنگ نەخوێنیتەوە بە کاتێکی کەمتر دەرسەکان بخوێنی ئەکرێ ئەگەر نە قەناعەتیشت پێ نەبوو 3-4 برادرت لە پۆل بدۆزەوە کە بەس چاو بەکاردێنن بۆ خوێندنی بابەتەکان لە تۆ کەمتر دەخوێنن لەبەر ئەوەی کە تۆ چاو هەر بەکاردێنی وزەیەک سەرف دەکەیت دەنجش بەکاردێنی وزەیەکی تر ئەو دەنگە دەچێتەوە ناو ژوود وزەیەکی تر لە ناو مێشکت لێکدا ینی 4 وزە سەرف دەکەیت تا زانیاریەکان دەگەینی مێشکت بەڵام ڕاوەستە باش شتێکت بۆ بێنم ڕاوەستە خۆت بزرمەکە باش شتێ بێنم دەستەکان خۆش بێ ببورن بۆ نمونە ئەمە پارچە کاغەزێکەوەیە لێ دیارەوە ڕۆژانە کە پێداچوونەوەی دەرسەکانت کرد هەموو ڕۆژێ پارچە کاغەزێک لە بینی لێوت دابنێ ئەوە دەرسەکان بخوێنە سەرەتا تۆزێ دەنگت هەردێ بەس کەم دەبێتەوە دوای 2-3 مانگ لە خوێندنی پۆلی 12 هەم دەنگ خوێنیت نامێنێ هەمیش ئەوەی کە پێشتر بە 6 ساعت بابەتەکانت پێداچوونەوە دەکرێت بە 4 ساعت دیکی قەناعەتێکم هێدەڵم ئەگە بە دەنگ نەخینم لە ناو امتحاناتەوە نامێشکم ئەتواز لەو قەناعەتە بێنە بۆ خۆت ئەو ئەگەر لە خوێنەری بەرەمدار لەگەڵمان بوو بای بەبێ ئەو تەکنیکەش ئێمە ماتوانێت و دەنگ خوێنێتە چکە کەسێک کە بەدەنگ دەخوێنێ ناتوانێت لە سەروی 300 شە بخوێنێتەوە لە دەقیقدا ئێستا بۆ بەڕێزانێک کە لەلای ئێمە بوون ینی ئەگەر 400-500 شە دەخوێنێتەوە نابێ دەنجیش بخوێنیتەوە 400 چکە ناتوانێت چاو تەحملی ناکە دواتریژەوە بزانێت هەر سیارێک دەنجی گەورە بێ بەنزینی زیاتر سەرف دەکات کەواتە هەر کەسێک بە دەنگ بخوێنێتەوە وزەی زیاتر سەرف دەکات و تااقەتی کەمتر دەبێت پۆلی 12 پێویستە تااقەت کۆکەیتەوە کاتیش کەم بکەیتەوە باشە بەڕێزم بەس مامۆستا یعنی ئەو ئەگەرە هەیە مەسەڵەن ئەگەر تو بە دەنگ بخینی باشتر لە بێت مینە یعنی شتیوا هەیە نانەشتیوانە شتیواوە ئەوە پروپاگاندەیەکی نانا تۆ ئەزای چیە ئەزای قسەیە لە چی هاتووە
دە 12 ساڵە تۆ بۆ شێوازە دەخوێنی و قەناعەتت بۆ دروست بووە شەر نییە و قەناعەتە ڕاست بێ باشە نانە شەر نییە و قەناعەتە ڕاست بێ بەڵام ئەتۆ هەوڵ دەکەمی کەوکەم ئەگەر نا دەنگەکە تۆزەکەم کەم سامتیکە بۆیە تااقەتی کەمتر سەرفکەی باشە ڕاز دەکەی وڵام یعنی زۆر جا کە دەرس لەخێنم یعنی تااقەتێکی زۆر بەسەر دەبم ئێستا بەڕێزت معدەل چەندە الحەمدلله 98 باشە من دڵنیام لە پۆلی 11 لە پۆلی 11 تۆ لانی کەم سەروی 5 ساعت ڕۆژانە خوێندوتەوەە چەند ساعت خوێندو ڕازگۆ بە لەگەڵمان پێداچونەوە ڕاستەکەی بڵێم بخۆم زیاتر لە وەختی ئیمتحانەکان دەمخین یعنی ڕۆژانە باشە ڕۆژێکە بۆ تا چەند ساعت بۆ ئیمتحانەکان لەوانەیە گەشت 12 ساعتی باشە ڕۆژانە لەوانەیە هەر ساعت باشە خەو کارە ساتە 12 ساعت هیچ تەلەبەیەکی چاو خوێن نبینی بگاتە 12 ساعت ڕۆژانە بخوێنەیە مەبەستم پۆلی 12 نیە پۆلی 12 بەڵێ ئەو بەس بۆ کاتی ئیمتحانەکان ڕۆژانە 12 تەلەبەی چاو خوێن بە تاقیکردنەوەی 20 لە 6 ساعت زیاتر ناخوێنێ ئەگەر زۆر ینی شەکەی زۆر قرس ئەتۆ ئێستا کە 12 خوێندوتە دڵنیا بەلانی کەمە بێت 4 ساعت تری بخەیتە سەر بۆ پۆلی 12 من نامێ بترسێنم بەڵام تۆرە 4 بخەسەر 12 دەکاتە 17 ساعت ناتوانانی تحملی بۆ ئەوە بکە ئەو تەکنیکە زۆر باشە ئینشاءڵڵا دەستەکان خۆجمە مستا کۆتا بەشدار بوو وەردەگرم کۆتا بەشدار بوو وداخان و کۆتایی پێدێنم بفەرمو وداخان ئەگە مایکەکە بێتەوە بفەرمو سلام ورحمة الله بەڵێ سپاس دەکەم مامۆستا من کێشەیەکەم کاتی ئیمتیحان تەرکیزم زۆر کەمە ئەتوانیت بم بڵێ ڕێگە چارە چییە بەشداری هیچ دەورەکەت کردووە لە ئاواد ئەکادمی نەوەڵا باش مۆزوعی تەرکیزکەمی سێشتە یەک دەکرێت خەو بێ دەکرێت بێ پلانی بێ دەکرێت کێشەی خواردن بێ دەکرێت نەقسی ڤیتامین دی و مادەی ئاسم بێ دەکرێت ترس و قەلاقی بێ دەکرێت هەر بۆ ماوەیەنە و کێشەیەتە بێ حەز دەکەی کامێک لەمانەت هەیە هەمووی بێتگە لە بۆ ماوەیەکە بێتگە لە بۆ ماوەیەکە هەموو تەیە بەڵێ تۆ مادەم فەوتاری بە دەردی مامۆستا مەزەر دەڵێ فەوتاری ناگاڵتە دەکەم ئەکرێ ڕایەنان لە سەرمانە بکەیت بۆ نمونە خەوت باش بکەیتەوە ڤیتامین دی و مادەی ئاسن ئەگەر خواردن بە سەوزە و میوە و نازان مۆشتانە باش دەبێت باشی بکەیت و پلان بۆ خۆت دابنیت و ئیتر پۆلیتیانی بەڕێزت پۆلی 12 پۆلی ڕێکیان کەەوە با بە بەیانی نادوو بەیانی داوامت دەست پێ دەکە بەرنمەیەک دانێ پلانێک دانێ وانە شێر بە پەلکەنانی بەخێو ناکریا ڕاستەکەی سەرکەوتوبی ئینشاڵڵا ئەمە هاندانێکە خۆتان با خۆتان قەلق مەکەن ینی پۆلی 12 قۆناغێک کۆر قۆناغیشتر بە بەرنامە و پلان بڕۆنەوە وەکو پێم وتی ئەگەر دەتەوێت سەروی 95 بێنی ینی هەوڵدا لە بینی من ئەوە دیراسەیە کە دەکرێت بۆ تۆ ڕاست نەبێت ینی لە کۆمەڵێک قوتابی یەکەم چوومە لەگەڵیان دانیشتوم بە نزیکەی حسابم کردووە سەروی 1500 بۆ 2000 کەمتر زیاتر خوێندویانە ئەتەوێ نمرەیەکی باش بێنە بزانە ئایا لە 9 مانگدا 2000 سعات ڕۆژی چەندی بەردەکەوێت و ئەتوانم ئەم 2000 چۆن بکەمە بەرنمەیەکی خۆم و ئیتر ڕۆژ بە ڕۆژ کوالێتی خوێندنم تێدا باشە بەڕێزم دەستان خۆش بێ و سپاس بۆ ئەو کاتە هیواخوازم هەر کەسێک لە ئێوە ئەگەر کاتی هەبوو پرۆژەی خوێنەری بەرەمدار بکاتە دەستپێکی کارەکانی و خۆشحاڵ دەبین لەو پرۆژەی لەگەڵتان بین زیاتر یەکتر بناسین و ببنە بەشێک لە هاو یعنی هاو خوێنەرەکانمان لەم پرۆژەیە و بتوانین ئێمە ڕێنمایی ئێوەکەین لە خوێندنەوە ئێوە ڕێنمایی ئێمەکەن چەند کەس کۆتا لە کۆمنت چەند کەس پێی وایە کە پێویستە بەشداری لە پرۆژەی خوێنەری بەرهەمدار بکە ژمارە یەکمان بۆدانن یەکمان بۆدانن دەستان خۆش بێ دەستان خۆش بێ هەر بژین دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئەوەی کە ئەبینە سیقە پێکراوی ئێوە سپاس بۆ ئاوا دەکادیمی سپاس بۆ مامۆستا ئاوات کە بەڕاستی ئەوڕۆ مامۆساکامیش لێرەیە ئەوڕۆ بۆ ماندووبوونیە کاتومە تۆ زۆر دڵم بۆ وێ بینارە خۆش بوو
سەرباری هەموو ئەو گلەیانێک کە کردان لێتان وەردەگرم لەسەر سەری خۆمی دادەنێم بەڵام ئیشاڵڵا توانیمانە پەیامێکی کورت بگەێنین بەڕێزان بۆ بەشداریکردنتان لە پرۆژەی خوێنەری بەرهەمدار 150,000 داشکانی بۆ کراوە بۆتە 99,000 نزیکی 13 من تەزیر کراو هەیە مامۆستا ئاوات زیاتر لە دەوانێت تەزیر کراو هەیە وانەکانی من دەوانێ ڕاستە خۆ دەخوێندرێ و شەوەکان هەفتەی سێ شەوە یەکشەم سێشەم پێنجشەمەیان شەممە دووشەم چوارشەممە لەسەر بابەتەکانی خۆتان ڕایانان دەکەن ئەگە حستان لێ بولیان لە سەکتێبی دڵخوازی خۆتان و ئیشاڵڵا ئەوەی کە هەستی کرد زەرورە لەم گروپە لەگەڵمان بەشدار بێت ئێمە گروپی نوێمان دەست پێ دەکات دەستان خۆش بێ و سوپاس کاتێکی خۆش سوپاس گوزارتانم بۆی کە تا ئێستا لەگەڵمان بەردەوام من وی واخوازم ئەومان جێبەجێ کرد بێ ئەوەی کە خی گەورە ئەڵێ ئەگەر تۆ شتێک بگەێنی من ئەمزان و سوزانیاری زیاتر دەکەم ئینشاڵڵا ئێمە بۆ نیەتە هاتوینێتە ئەو ببینیارەوە خواحافیز کاتێکی خۆش